لما دۆزێ لۆختان دەگرم و چاوەڕێ دەکەین تەمامەستەیەک ئامادە دەبی ئەوجا دەست بە وانەکەی ئەمڕۆ دەکەین پێیوەری کاتە چی خۆش تەمامەستایەکە دێت. بەڕێزانم کاتتان باش ئەحواڵتان هیوادارم هەموو لای باشە سەلامەت بن. زۆر داوای لەبوت نەکەم کە گرفتێکە بوو تۆزێک چاوگرفتەمان چارەسەر کرد. سپاس بۆ ئێوەی بەڕێز، سپاس بۆ سایکلۆپێر، سپاس بۆ ڕویاخان هەموو کەسانی کە ڕۆڵیان هەیە لەم کەناڵە. بە ئومێدم لە داهاتووە کاری جوانتر و باشتر بکەن چکە بەڕاستی کەناڵێکی جوانە و دڵنیام سوودی بۆ هەموو لایەکە بێت. بەڕێزان من ناوم ڕەحمان عەلیە، ماسترم هەیە لە کۆمەڵاسی پەروەردەی، پسپۆر و شارەزام لە ئۆتیزم و گرفتە ژیرەکان و زیاتر لە 15 ساڵە کارەکەم لەگەڵ مناڵانی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەت و گرفتە ژیرەکان و خێزانەکانیان و توانایەکم هەیە لە دەستنیشانکردن و هەڵسەنگاندن و دانانی بەرنامە و پرۆگرامی تاکەکەسی و چەند کتێبێکم لەم بوارە هەیە کە لە بواری پەروەردەی تایبەت. بەڕێزان لە بواری پەروەردەی تایبەت و کارکردن لەگەڵ مناڵانی ئۆتیزم و مناڵانی گرفتە ژیرەکان کە ئێستاکە ئەم دوو حاڵەتە ڕێژەیەکی زۆر زۆرە لە هەموو دنیا زیادی کردووە. ئەم جۆرە مناڵانە بۆی کە ئێمە بە بەردەوامی قسەیان لەسەر بکەین، کاریان لەسەر بکەین، چۆن ڕاهێنانیان لەگەڵا بکەین، چۆن کار بکەین لەسەرەوەی کە ئەم مناڵانە بەرەو پێشەوە بڕۆن، چونکە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و ئەو مناڵانی کە ئۆتیزم و گرفتە ژیرەکانن بەگشتی بە بەراورد بە هاوتەمەنەکانی خۆیان لاوازیەکیان هەیە یاخود دواکەوتنێکیان هەیە و ئەو دواکەوتنە ژیری کە هەیە بێگومان کار ئەکاتە سەر ئەوەی کە هەموو تواناکانی، توانای ڕۆژانە، توانای پشت بەخۆ بەستن، توانە عەقڵیەکانی قسەکردن، هەموو ئەم توانانە گرفتی تێبکرد. بۆیە ئەو بابەتێک کە من ئێستا ئامادەم کردو بۆ ئێوە کە بەڕاستی من لە واقعا لە ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ لە خولێکە هێڵێمەوە، بەڵام ئەمڕۆ کورتەیەکتان پێڵێم بۆی ئینشاڵڵا بتوانن لە ئایندەدا خۆتان لەم بوارە زیاتر بخوێننەوە، کاری لەسەر بکەن، چونکە یەکێکە لە بابەتە گرنگەکان و یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە کار ئەکەین لەگەڵ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتیش مناڵانی گرفتە ژیرەکان کە ئێمە بتوانین چۆن ئەم مناڵانە وایە نێ بکەین هیچ نەبێت پشت بە خۆیان ببەستن. بەڕێزان ئێمە سێ تەوەری سەرەکیمان هەیە کەمان ئەوەیە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کێن، یعنی بە شێوەیەکی گشتی خاوەن پێداویستی تایبەت هەموو کەسانن کە بەراورد بە هاوتەمەنەکانی خۆیان ئاستیان نەزمترە دواکەوتون لە ڕووی عەقڵی و لە ڕووی توانە و لە ڕووی دەرونیشەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە لە زۆر لایەنەوە گرفتیان بۆ دروستە بێت. پەروەردەی تایبەت بریتە لە پەروەردەکردنی ئەم مناڵانە، ئیتر ئەو پەروەردەکردنە لەناو خێزان بێ، لە دەرەوەی خێزان بێ، لە سەنتەر و پەیمانگایەکی تایبەت بێ، لە قوتابخانە بێ، لە قوتابخانەی ئاسایی بێ، لە هەر جۆیەکا بێ واتە ئەم مناڵانە پەروەردە بکەن و تێکەڵکردنی شتێکێکە لە پرۆسەکان کە بریتە لە تێکەڵکردنی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لەناو قوتابخانەی ئاساییدا. ئەمە سیستەمێکی تایبەتە و کاری لەسەر ئەکرێت بە تایبەت بۆ ئەو مناڵانن کە ئاستیان باشە، توانای فێربوونیان هەیە، ئەتوانن لەگەڵ مناڵانی ئاساییدا لەناو قوتابخانەدا سوود ببینن، بتوانن سوود لە سیستەم پرۆگرامی پەروەردەی ئاسایی ببینن. بەڵام ئەو مناڵانی کە کێشیان هەیە کە توانایان لاوازە، باشتر وایە ئەو مناڵانە لە سنتەرێکە ڕاهێنانیان پێ بگرێت. طبعا ئەم ڕاهێنانە ئێستا ئەوانەی کە لە بواری پەروەردەی تایبەت، ئەوانەی کە پەروەردەی تایبەتیان خوێندووە، کۆمەڵناسی، دەروونناسی، کاری کۆمەڵایەتی، ئەمانەش ئەتوانن کار بکەن لەگەڵ ئەم مناڵانە و ڕاهێنانیان پێ بکەن. طبعا بابەتی گەشەی تواناکان وەکو ئاماژەم پێ یەکێکە لە لایەنە گرنگەکان کە ئێمە چۆن کاتێک باسی مناڵانی ئۆتیزم و مناڵانی دواکەوتوی ژیری و مناڵانی برەجۆڵە و گرفتە فێربوونەکان و هەموو ئەو مناڵانە ئەکەن کە لەناو لە سیستەمی پەروەردە کە پێیان وتێ پەروەردەی تایبەت کاتێک کە بیریان یەکەن و کۆمەڵی بابەت دێ بە مێشتی ئێمەدا کە بیری لێکردینەوە، بۆ نمونە توانای قسەکردنە، بۆ نمونە ڕەفتار و چۆنێتی مامەڵەکردن و ڕێکردنەوەی ڕەفتارە، بۆ نمونە چۆنێتی ماسوولکەکان و لاوازی ماسوولکەکان، کۆمەڵی لایەنی گرنگ هەیە. بۆیە تواناکانیشی کێکە لەو لایەنە گرنگانەی کە پێویستەکە ئێمە کاری لەسەر بکەین، کە پێویستەکە ئێمە چۆن بتوانین یارمەتی ئەو کەسانە بدەین. طبعا گەشەی تواناکان هەموو ئەو بوارانە ئەگرێتەوە کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی کەسەکەەوە هەیە،
کە مناڵی ئاسایی و نائاسایی پێویستی پێیەتی کە مناڵێکیش ئاسایی دێتە ژیانەوە ئەگەر ئێمە فێری نەکەین واتە هەموو شتێکی بۆ ئەنجام بین وا کات کە مناڵە لە داهاتوە ناتوانێت پشت بەخۆی ببەستێ چاوەڕێکە کەسەکان کارەکانی بۆ ئەنجام بن بەڵام مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و لەبەرەوەی خۆیان لاوازیان هەیە لەبەرەوەی گرفتیان هەیە ئەم مناڵانە توانای ئەویان نییە خۆیان پشت بەخۆیان ببەستن ئێمە فێریان دەکەین بەڵام جگە لەوەی کە خۆیان لاوازن خێزانی جاری وا هەیە بەهۆی ئەوە کە بەزەی پێ هاتووەتەوە یاخود تواناکەی لاواز بۆ نەیزانێت چۆن یارمەتی بە زۆر شتی بۆ ئاسان کردووە لێرە ئەم مناڵانە توانایان لاوازە ئەم توانانە ئێمە بێ کاری لەسەر بکەین کە بزانین چۆن کاری لەسەرەکەین چۆن ڕاهێنانی پێکەین چۆن ئەو لایەنە هەڵەبژێرین یاخود ئەو کەرەستانە هەڵەبژێرین بۆ ئەم لایەنە واتە ئێمە ئەتوانین جگە لەوەی کە ڕاهێنەرین لە بواری پەروەردەی تایبەتە ئەتوانین بە خۆمان بڵێن ڕاهێنەری گەشەی توانەکان ڕاهێنەری گەشەی توانەکان بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و کار لەسەر چەند لایەنێکی گرنگ دەکەین لایەنی ژیری کە توانای ژیری ئێمە کاری لەسەر ئەەکەین و لایەنی قسەکردنە لایەنی معرفی یاخود هزریە لایەنی جوڵەیە لایەنی کۆمەڵایەتیە و گەشەی زیرەکی و ئەو لایەنانی کە پەیوەندی بە زیرەکیەوە هەیە وەکو زیرەکی سۆزداری زیرەکی کۆمەڵایەتی زیرەکی عەقڵی و هەروەها لایەنی سۆزداری و وجدانی و هەموو ئەم لایەنانە کە ئێمە پێویستەکە لە بواری کارکردنماندا کاری لەسەر بکەین دوای ئەوە کە دین سیرەکەین ئێمە جیاوازین لەو کەسێکە وەکو کەسێکی پسپۆر لە بواری گوتنە ئەو کار ئەکات لە سەر قسەکردنی ئەو مناڵانی کە گرفتێکیان هەیە لە بواری قسەکردنە بەڵام ئێمە کە کار ئەەکەین لەسەر 5 لایەنی وەختواتوانین لەسەر وەکو لایەنێک حسابیانکەین 5 لایەنی زۆر گرنگ هەیە کە وەکو لایەنی گەشەی توانەکان ئێمە ئەتوانین کاری لەسەر بکەین گەشەی کۆمەڵایەتی کە زۆربەی ئەم مناڵانە خۆیان گرفتیان هەیە لە لایەنی کۆمەڵایەتی ئێمە ئیشی لەسەر ئەەکەین و گەشەی زمانەوانی زۆربەی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتی ئۆتیزم و گرفتە شیرەکان و مناڵانی فرەجوڵە ئەمانە گرفتیان هەیە لە قسەکردنە و گەشەی یاخود هاوکاریکردنی خود چۆن پشت بەخۆی ببەستێ چۆن خۆی نان بخوا چۆن خۆی بشوە چۆن خۆی دەمچاو بشوە چۆن خۆی بشکاتەوە چۆن خۆی جلەکانی بگۆڕێ چۆن خۆی بچێت بۆ توالێت و خۆی پاکاتەوە کە ئەمە کۆمەڵی توانان ئەم مناڵانە بە گشتی لاوازن ئێمە پێتوێ هاوکاری خود ئێمە ئیشی لەسەرەکەین گەشەی هزری یاخود معرفی یاخود زانین ئیشی لەسەرەکەین لەگەڵ گەشە لەگەڵ جوڵە زۆربەی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت کێشیان هەیە لە ماسوولکەکانە کێشیان هەیە لە ماسوولکەی گەورە و بچووکە کێشیان هەیە لە جەستەیانە بەکارهێنانی جەستە لە بۆشایەکە ئەمانە چۆن ئێمە ئیشی لەسەرەکەین دێن تەبەن سەرەتا زۆر گرنگە ئێمە هەڵسەنگاندن بکەین وەکو کەسێک لە بواری خاوەن پەروەردەی تایبەتەوە لە بواری گەشەی تواناکانە ئەبێ ئێمە وەکو ڕاهێنەر توانای ئەوەمان هەبێت کە ئەم مناڵانە هەڵسەنگاندنیان بۆ بکەین بزانین بە چی لایەنێکۆ گرفتی هەیە بۆ نمونە هەڵسەنگاندن بۆ ماسوولکەی گەورە و بچووکەکەی دامەتوانێت دەستەکانی بەکاربێنێت ئەتوانێت قاچەکانی بە دروستی بەکاربێنێت ئەتوانێت باز بەسەر شتێکە ئەتوانێت هەنگاوەکانی بە دروستی بنێت ئەتوانێت بەسەر قادرمان سەرکەوێ بێتە خوارەوە ئەتوانێت خۆی نان بخوا قەڵەم بگرێ ماسوولکەکانی پەیوەندی نێوان دەست و چاوی کۆمەڵ لایەن هەیە کە ئێمە زۆر گرنگە هەڵسەنگاندنی بۆ بکەین هەڵسەنگاندنی توانای گرنگیدان بە خود ئایا ئەم مناڵە ئەتوانێت پشت بەخۆی ببەستێ ئایا مناڵە ئەتوانێت خۆی نان بخوا ئایا ئەم مناڵە ئەتوانێت کە چووە توالێت خۆی پاکاتەوە ئایا مناڵە ئەتوانێت دەسووتم چاوی خۆی بشۆ خۆی جلەکانی بگۆڕێت کۆمەڵی لایەن هەیە کە ئێمە بزانین هەڵسەنگاندنی بۆکەین لە کاتی کارکردنماندا بزانین ئەم مناڵە توانایان هەیە یانە توانای معرفی هزری هەڵسەنگاندنی بۆکەین لەگەڵ توانای درک پێکردن لەگەڵ توانای ئاگا و هۆشداری و دواتر دێن پلانێکی چارەسەریدانی تەمەن مەبەستمان لە چارەسەری ئەوە نییە دەرمان بەکاربێن وەکو دوکتۆرێک نەکرد لە پلانی چارەسەری چۆن ڕاهێنانەکەین کەی دەست پێەکەین و دێن هەموو لەگەڵ مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە کاتێک کارەکەین زۆر گرنگە ئەگەر ئێمە لەوەکو ڕاهێنەرێک لە شوێنێکە کارمان کرد کۆمەڵە زانیاری دەربارەی ئەم مناڵە بزانین و ئەگەر هاتو خۆشمان بەتەنها لەگەڵ مناڵێکا بوو هەر گرنگە ئێمە زانیاریمان هەبێت دەربارەی و دواتر ئێمە دێن کارەکەین طبعاً هەموو ئەم لایەنانەی کە ئێمە هەڵسەنگاندنمان بۆ کردووە و بەلایەنی زمانەوانیشەوە کاتێک کار ئەەکەین بەبێ ئەوەی ئێمە پلانێکشماندانە بێ پاسەخۆ کار لەسەر زمان و قسەکردنەکەین بۆ لەبەرەوە ڕاهێنانەکانی ئێمە هەمووی قسەکردنی تایە ئێمە بە ئاماژە قسە ناکەین لەگەڵ ئەم مناڵانە بەڵکو کارەکەین لەسەرەوەی کە چۆن پشت بەخۆی بەسێ چۆن قسەی لەگەڵا بکەین چۆن فەرمانی پێ بکەین چۆن لە ئێمە تێبگات چۆن وەڵاممان باتەوە چۆن سیرمان بکات واتە ئێمە کاتێک دێن ئیشەکەین لەگەڵەوە کە لێکۆڵینەوەک لە حاڵەتی مناڵەکە ئەکەین بزانین ئەم مناڵە گرفتەکانی چییە خێزانی کێیە چەند کەسن لەناو خێزانە چەند هەم مناڵان کە ئەم گرفتەی هەیە ئایا مناڵی کە هەیە لە ماڵەکە واتە کۆمەڵە زانیاری تایبەت بۆ ئەکەینەوە و ئەکرێت بۆ هەڵسەنگاندنەکان
پێوەرێکی باوەڕ پێکراوە پێوەرێکی تایبەتمان لەبەردەستا بێ هەڵسەنگێنین یاخود ئەوەیە کە خۆمان شتێکمان دروست کرد بێت کە بتوانین نزیک بێت لەو پێوەرانەی کە پێوەری جیهانی بێگومان پێوەرە جیهانیەکان یاخود پێوەرێکی باوەڕ پێکراو ڕەنگە ئاسانتر و باشتر بێت و بتوانێت ئەنجامی باش با بەدەستەوە. پاشان ئێمە کەرەستەی تایبەت ئەو کەرەستانە چی کە هەڵێ بژێرین بۆ ڕاهێنان لەگەڵ ئەم مناڵانە. جاری وایە تۆ موروو لەگەڵ پەتێکە کە مناڵەکە مرۆکە کا بە پەتێکەوە جاری وایە کەسانێک سەیرەکەن ئەڵێن ئەم ئیشە چییە تاکەی ئەم مناڵە ئەم مروانە بکە بە پەتەکەوە. لە کاتێکدا ئەمە تەنها موروکردن نییە بە پەتەکەوە، ئەمە ماسوولکەی بچووک بەکارهێنێ، ئەمە ئاگا بەکارهێنێ، ئەمە پەیوەندی لەگەڵ توا دروستەکە، ئەمە فێری ڕەنگەکانی ئەکا، ئەمە فێریەکە پەیوەندی نێوان دەست و چاوی بەهێز بێ، ئەمە فێری ئەکات ئەتوانی فێری ژمارەکانی کەین. کۆمەڵێ شت لە یاریکی زۆر بچووکە کە لە قوتوویەکە ئەتوانین بە 5,000 بیکڕین. کەواتە تۆ هەر کەرەستەیەک بە کەرەستەکان بەکارهێنیت گرنگیەکی لەوایە کە تۆ ئەتوانیت کۆمەڵە سوودی هەبێت. وەکو پەیژەی گەشەی توانەکان ئێمە چی ئەکەین وە لەکوێوە دەست پێ ئەەکەین؟ تەبعاً پەیوەندی چاو. زۆربەی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و زۆربەی مناڵانی گرفتە ژیرەکان ئۆتیزم پەیوەندی چاویان نییە. تەنانەت بۆ چرکەیەکی سەیری دەموچاوی تۆ ناکەن، سەیری ناکەن کە تۆ کاتێک قسەیان لەگەڵاکەی پەیوەندی چاویان لاوازە. ئەگەر تەنانەت سەیری چاویشت کە بۆ چرکەیەک و چاو لاوا چاویشە لەسەر شتێکی کە ئەم پەیوەندی زۆر گرنگە کە ئێمە کاری لەسەر بکەین. شێوازەکانی زۆرە، کۆمەڵی ڕاهێنان هەیە کە تۆ ئەتوانی سوودی لێ ببینی. ئێمە لێرە ناتوانین باسیکەین، بەڵام ئەمە یەکێکە لە هەنگاوە گرنگەکان و ئەتوانین بڵێن سەرەتاترین هەنگاوە یەکە ئەفۆتوانین بڵێن یەکەم هەنگاوە کە ئێمە کاری لەسەر بکەین. پەیوەندی نێوان دەست و چاو. ئەگەر بێت و مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت یاخود مناڵێکی ئۆتیزم یاخود مناڵێکی گرفتی ژیری ئەگەر پەیوەندی نێوان دەست و چاوی نەبێت کاتێک کە نانەخوا ناتوانێت ئەو خواردنە بکاتە ناو کەوچکەکە و بیوا بۆ دەمی، ناتوانێت خۆرچەکانی داخا، ناتوانێت ئەو پەیوەندی نێوان دەست و چاو زۆر گرنگە بۆ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت بۆ ئەوی دواتر بتوانێت لە ژیانە. ئێمە هەر توانایەک لەم توانانە کە مناڵەکان فێرەکەین کە کاری لەسەرەکەین دواتر ئەو لە ژیانی داهاتوویە لە ژیانی ڕۆژانەیە سوودی لێبینێت. پاشان لە ڕووی دەرونی و جوڵە بێ ئامانجەکان چکە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بە گشتی و بە تایبەتیش ئۆتیزم جوڵەکانیان هەڕەمەکین بۆ مناڵانی فرە جوڵەی بگومان جوڵەیەکی هەڕەمەکیان هەیە، جوڵەکانیان مەبەزدار نییە، ئامانجدار نییە، لە شوێنێکە ئەخولێتەوە بەبێ ئەوەی ئامانجێکی هەبێ، شپرزەن بە بەردەوامی دەسەبەن بۆ هەموو شتەکان بەبێ ئەوەی بزانێت ئەمە چێ بیاخود بەبێ ئەوەی بەکاری بێنێ دەستی لێ ئەڕاتە سەر شتێکی کە جوڵەیەکی هەڕەمەکی هەیە کە ئەم جوڵەیە زۆرجار زیانی پێگەێنێت لە ژیانی دەوروبەر و ڕۆژانیدا. بواری فەرمان و جێبەجێکردنی فەرمان. طبعاً ئەم لایەنی زمان یەکێک لە لایەنە گرنگەکانی زمان تێگەیشتنە. ئەگەر بێت و مناڵێک لە ئێمە تێنەگا تا بەیانی پێ بڵێن دەرگاکە داخە ناتوانێت دەرگاکە داخە، بەڵام کاتێک کارمان لەسەر کرد فەرمان طبعاً ئەمانە هەمووی هەنگاو بە هەنگاو من لە خۆلێکا شەرحێکەم چۆن کارەکەین لەسەر فەرمان، چۆن فەرمانێکی پێەکەین، ئەگەر فەرمانەکەی جێبەجێ کرد چی ئەکەین. کەواتە یەکێکە لە لایەنە گرنگەکان کە ئێمە ئەتوانین لە ساڵی شوارەم ئەوکو پەیژەکە کاری لەسەر بکەین. لاسایکردنەوە. زۆربەی ئەم مناڵانە کێشیان هەیە لە لاسایکردنەوە، زۆربەی ئەم مناڵانە ناتوانن لاسایی کەسەکان بکەن و ناتوانن بە جۆرێک لە جۆرەکان تەمەخۆی مناڵ لە ڕێی لاساییکردنەوە فێری شتەکانە بێت. ئەمان توانای لاساییکردنەوەی ئێمە ڕاهێنانیان پێەکەین بۆی بتوانن لاساییمان بکەنەوە. ئەگەر تەنانەت سەرەتا لاساییکردنەکە لە چەپڵە لێیانێکەوە بێت دواتر هێواشەواش زیاد دەکات بۆ کۆمەڵە لایەنیکە. بواری هزری و معرفی. ئێمە ئەو زانینی کە مناڵ هەیەی کە چی وەرەگرێت کە چۆن درکی پێکە کە چۆن ئەتوانێت بەکاری بێنێ لە ژیانی ڕۆژانەیدا ئێمە کاری لەسەر ئەەکەین کە هەمووی بە جوانی باسەکەین. ئاگا و دواتر هۆشداری و درک پێکردن کە ئەم سێ پرۆسەن پەیوەندیان بە هەستەوەرەکان و بە مێشکەوە هەیە کە مناڵەکان ئەتوانێت کاری لەسەر بکە. پەیوەندی چاو لە ڕێگەی هەستی بینینەوە ئەنجامەدرێت. ئێمە ئەتوانین ئەم مناڵە کاتێک کاری لەسەرەکەین بەرامبەر بە خۆمان دائێنین کارەکەین لەسەرەوەی کە ئەو شتانەی کە مەبەستێتی لە لای دەموچاومان ڕایەگرین بۆی سەیری دەموچاومان بکە، چونکە مناڵ کە توانی سەیری دەموچاومان بکە ئەگەری هەیە دواترش کە کارمان کرد لەسەر لاساییکردنەوە ئەگەری هەیە بتوانێت لاسایی دەموچاومان بکات و یاخود لاسایی دەممان بکات و کاتێ وشەیەکی پێڵێن کاتێ پیتێکی پێڵێن توانای لاساییکردنەوەی بەواتە لەک ئەمەش گرنگیەکەی لەوایە کە تۆ
مرۆڤ لە ژیانی ڕۆژانەیدا ئەگەر بێت و پەیوەندی چاوی نەبێت ناتوانێت لەگەڵ کەسەکانە لە گفتوگۆکانە بەردەوام بێت. واتە پەیوەندی چاو ئێمە ئەگەر هاتو کارمان لەسەر کرد هەندێ مناڵ هەیە ئەگەر توانێت پەیوەندی چاوی بەهێز بۆ زۆر باشە، واتە ئەتوانێ ئێمە سوودی لێ ببینین بۆ کارەکانی داهاتوو. بەڵام بەگشتی لاوازن لەولایەنەوە، بەگشتی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و گرفتە ژیرەکان، ئۆتیزم و فرەجوڵە، ئەم مناڵانە توانای پەیوەندی چاویان زۆر لاوازە. بۆ چرکەیەکی کەم چاوە خاتە سەر تۆ سەیرت دەکا، بەڵام دواتر چاو لابە ئەیباتە سەر شتێکی کە یاخود ئەیگۆڕێت بۆ لایەنێکیکە، بۆ جۆرێکی شوێنێکیکە. پەیوەندی نێوان دەست و چاو تەبعەنەوەکو باسم کرد ئەمە یەکێکە لە لایەنە گرنگەکانی کە دووهەم هەنگاوە لە پێشەکانی ئێمە کاری لەسەر ئەەکەین. ئەم پەیوەندیە کەرەستەکان ئەو کەرەستانێکە لە بەردەستمانێ ئێمە بەکاری هێنین. ئەم کەرەستانە زۆر گرنگە، زۆر گرنگە بزانین چی بەکارێنین، چی وەکە لەو مناڵەی کە پەیوەندی نێوان دەست و چاو. ئەگەر مناڵێک پەیوەندی نێوان دەست و چاوی بەهێز نەبێت ناتوانێ مرۆیەک بکاتە پێتەوە. بەڵام کە مناڵێک پەیوەندی نێوان دەست و چاوی بەهێز نەبوو، من ئەتوانم مرۆیەکی بچووکی بۆ بێنم بۆی ڕاهێنانی پێ بکەم، بێگومان نەخێر. لەبەرکە لەگەڵ ئەوەی کە پەیوەندی چاو دەستی لاوازە ڕەنگە مەسوولکەکانیشی لاواز بێت. ئەبێ ئەو کاتە من مرۆیەکی گەورەی بۆ بێنم بۆی بتوانێت بە چەند پەنجەیەک مرۆکە بگرێت و بیکا بە پەتەکەەوە. کە ئەمەی کرد دواتر هێواش ئەتوانم مرۆکانی بۆ بچوو بکەمەوە. ئەمە یەکێکە لەو توانانەی کە گرنگە لە ژیانی مناڵەکە. ئەگەر بێت و مناڵەکە لە داهاتووە کە پشتی بەخۆی بەست پەیوەندی نێوان دەست و چاوی نەبێ، ڕەنگە نەتوانێت قۆرچەکانی بەباشی داخات، ڕەنگە نەتوانێت زنجیری پەنتۆڵەکە یا قەمسەڵەکەی داکات، ڕەنگە نەتوانێت قایشەکەی یاخود قایشی یاخود پێڵاوەکەی کە قەیتانی پێڵاوەکەی. واتە ئێمە هەر توانایەک لەم توانانە کە مناڵەکە فێر ئەەکەین دواتر ئەو لە ژیانی ڕۆژانەی خۆیدا سوودی لێبینێ و بەکارهێنێ. دەرونی و جوڵە کە یەکێک بوو لە پەیجەکان بریتێ لە هاوسەنگی نێوان جوڵە و دەرونی کەسەکە یاخود باری دەرونی کەسەکە لە هەر ئاستێکا بێت چۆن ئەتوانێت ئەو جوڵەیە بەکاربێنێت. و جوڵەی گەورە و بچووکمان هەیە کە ئەتوانێت ئەم مناڵە چۆن جەستەی بەکاربێنێت و لەگەڵ باری دەرونیا بکونجێت. وەخود جەستە هەڕەمەکیەکان یاخود جوڵە هەڕەمەکیەکان و دەستەکانی چۆن ئەتوانێت ئەم دەستانە بۆی مناڵان ئەو مناڵانی کە گرفتیان هەیە بە بەردەوام دەستە جوڵێنەوە، بە تایبەتی ئەوانێکی کێشەی هەستیاریانەیە کە مناڵانی ئۆتیزم ئەگرێتەوە زیاتر دەستە جوڵێنێتەوە بە دەوری خۆی یاخود دەسەگرێ بەگوێیەوە یاخود پەنجەکانی یاری پێکە لەبەر چاوی خۆی. ئەمانە هەمووی گرفتێکە کە جوڵە و دەرون ئەگرێتەوە بەیەکەوە کە ئێمە کاری لەسەر ئەەکەین و ئەتوانین یاش ڕای بێنین کە بتوانێت جەستی لە بۆشایەکانە بە شێوەیەکی دروست بەکاربێنین. جێبەجێکردنی فەرمان طبعا هەر مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت و مناڵانی ئۆتیزم و مناڵانی گرفتە ژیرەکان و تەنانەت فرەجوڵە و تەنانەت ئەوانەی کە گرفتی قسەکردنیان هەیە، ئەوانەی کە گرفتی فێربوونیان هەیە، بە ئاسانی لە زمان تێناگەن. وەکە لە زمانیش تێنەگەن ناتوان لە فەرمانەکان تێبگەن کە پێ بڵێن وەرە، پێ بڵێن دانیشە، پێ بڵێن بڕۆ، پێ بڵێن دەرگاکە داخە. هەر فەرمانێکی بچووک کە لە 1 و 6 پێک هاتبێت ئەو ناتوانێت بۆ تۆ جێبەجێ بکات. و هەر کاتێکیش مناڵێک نەیتوانی لە تۆ تێ نەگەیشت، نەیزانی تۆ مەبەستت ئەوە و نازانێ فەرمانەکەت بۆ جێبەجێ بکە، ئەمە گرفتی بۆ دروستەکە لە ژیانی ڕۆژانەیدا. و زۆر گرنگە ئێمە کار بکەین لەسەر ئەوەی کە چۆن وای لێ بکەین ئەم مناڵە فەرمانەکانمان لێ وەرگرێت، بە قسەمان بکات، جێبەجێ بکات. و کاتێک کە فەرمانێکمان پێ و دواتر لەگەڵ گەشەی توانەکانە کە مناڵەکە زیاتر گەشە ئەکات، فەرمانەکان زیاد دەکەین. فەرمانەکانەکەین بە 2 فەرمان، ئەتوانین لە یەک کاتە 2 فەرمان یا 3 فەرمانی پێ بکەین کە مناڵێک توانای ئەوەی هەبوو کە فەرمانەکانمان بۆ جێبەجێ بکات و 2 فەرمان 3 فەرمان دواتر ئەینێدی بۆ شوێنێکی دوورتر فەرمانەکانت بۆ جێبەجێ بکات. ئەمە گرنگی بۆ ئەوە هەیە لە ژیانی ڕۆژانەی خۆیدا دواتر ئەتوانێت سوودی لێ ببینێ و بەکاری بێنێت. لاسایکردنەوە کە ئێمە زۆر جار ئەنی مناڵ بە مناڵ لە قۆناغی مناڵەیە کە فێری ڕێکردنە بێ، کە فێری قسەکردنە بێ، کە فێری هەر شێوازێک لەو جوڵانەی کە ڕۆژانە ئەینێت یاخود هەر قسەیەکەیکە یاخود هەر هەڵسو کەوتێک، ئەمە لە ڕێی لاسایکردنەوە بووە کە گەورەکانی بینیوە ئەو هاتووە لاسای کردوێتەوە. و بۆیە ئەم مناڵانە کە گرفتیان هەیە ئێمە و یەکێکە لە توانە گرنگەکان کە لە ژیانی ئەوانە کە نیەتی ناتوانێت بۆنم لە چی ئەەکەم من، چۆن نتوانین بجۆڵێم یاخود چی ئاڵێن یاخود دووبارەکردنەوەی ئەو کردار و ڕەفتارانەی یاخود ئەو قسانن کە ئێمە یکەین ئەو ناتوانێت بیکات. ئێمە دێن لێرە کاری لەسەرەکەین لە بەرنامە پرۆگرامەکانە. کاتێک کە خەڵمان سەنگان من ڕۆژانە سەیرەکەم مناڵەکە بدانم توانای لاسایکردنەوەی منی هەیە. ئەگەر توانای لاسایکردنەوەی منی هەبوو ئەو کاتە زۆر باشە، بزانم لە چی لایەنێکاتەوە لە لاسایم کاتەوە، لە ڕووی قسەکردنەوە لاسای مەکاتەوە یاخود لە ڕووی جوڵەوە لاسای مەکاتەوە یاخود لە ڕووی کردارێک و لاسای مەکاتەوە یاخود بە هیچ شێوەیەک لەش یەکێک لەو لایەنانە ئەو توانای لاسایکردنەوەی نییە.
کە من دواتر ئەمەم کرد دێم بەرنامە دانێم چۆن کاری لەسەر بکەم بۆی ئەم مناڵە بتوانێت گەشەی پێبات بتوانێت لاسایکردنەوەکەی زیاد کات کە زیادی کرد ئەو کاتە کە تێکەڵی مناڵی ئاسایی ئەبێ یاخود مناڵێکی ئاسایی ئەبینێ لە شوێنێکە کە بە جۆرێک لە جۆرەکان هەرسوکەوتێکەکە ئەمیش دەتوانێت لاسای کاتەوە و بەکاری بێنێ لە ژیانیدا. بواری هزری یاخود درکپێکردن یاخود دۆزینەوە و ناسینەوە و خەیاڵکردن و بڕیاردان کە ئەمە لایەنێکی گرنگە لە ژیانی مرۆڤە کە لە ڕێگەیەوە مرۆڤ چی ئەکات زانیاری کۆکاتەوە. مرۆڤ ئەتوانێت مرۆڤێکی ئاسایی کاتێک کە بیر ئەکاتەوە کاتێک کە خەیاڵ ئەکات کاتێک کە ئەگەڕێت بە دوای شتەکانە کاتێک کە تۆ شتێک بە من نەڵێیت من بیرەکەم. ئەمە لایەنی هزری ئەوی پیاڵێت کە بیرم کردەوە ئەوەی کە تۆ بۆم دروستەکەی لە خەیاڵی کە بۆم باسەکەی من لە خەیاڵی خۆما دروست یەکەم. باشە کاتێک باسی ئۆتۆمبیلێکی تازم بۆکەیت ئەگەر نەشم بینی بێت خەیاڵی من وام لێکات کە شەوەیەک لە خەیاڵی خۆما دروستکەم بێن بە پێش چاوی خۆم ئەوەی کە تۆ باسەکەی چییە. ئەم مناڵانە کێشیان هەیە ناتوانن خەیاڵ بکەن ناتوانن شتێک بدۆزنەوە بۆیە کاتێک کە فەرمانی پێەکەی سەری لێتێکەچێت یاخود پشتگوێتە خاو وەڵامت ناداتەوە یاخود ئەوەیە کە ڕەنگە هەندێک مناڵەیە کرد بەهۆی ئەوەی کە تێناگەن گرفتێکیان بۆ دروستە بێت گرفتێکی ڕەفتاری بۆ دروستە بێت ڕەنگە تووشی هەڵچوون بێت ڕەنگە دەست بە گوێ خۆیە بگرێت لە تۆ بات گاز لە خۆی بگرێت یاخود لە کەسێکی کە بگرێت یاخود لە کەسێک کە بات. واتە ئەم لایەنی هزریەکە ئێمە بێت چۆن کاری لەسەر بکەین چۆن وای لێ بکەین ئەم مناڵە شتەکان بدۆزێتەوە چۆن وای لێ بکەین ئەم مناڵە خۆی لە ژیانی ژینگەی دەوروبەری خۆیدا بیر کاتەوە بتوانێت ئەو شتانی کە مەبەستێتی بیان دۆزێتەوە. ئاگابوون کە بریتێ لە کۆکردنەوەی هەستی مرۆڤەکان یاخود هەستەکانمان بۆ سەر شتێکی دیاری کراوە کە من ئەتوانم هەستم بخەمە سەر وژێنەرێک یاخود شتێکی تایبەت بۆ ئەوەی بزانم ئەو وژێنەرە هەیانگرن هەستیاری بێ یاخود معنەوی بێت بریتێ لە چی شتێکی تایە من چۆن ئەتوانم ئەو زانیاریانە لەڕێ ئەو هەستەوە کۆکەمەوە کە من ئاگام خستە سەر بابەتێکی دیاری کراو وەستام گوێم لێگرت سەیرم کرد ئەزانم مەسەلەکە چییە لەیکی ئێمەوە هەمویان پەیوەندیان بە یەکەوە هەیە کە من پەیوەندیم چاوم سەیرم کرد زانیم ئەو شتە چییە گوێشم لێ بوو و لە خەیاڵی خۆما دروستم کرد لایەنە هزریەکەم هات ئیشی لەسەر کرد من ئەتوانم وا بکەم کە تێبگەم لە بابەتەکە بزانم هەنگاوی دواتر چییە. بەڵام ئەم مناڵانە نییە ئەم مناڵانە بە تایبەت مناڵانی فرەجوڵە و تێکچوونی ئاگا من لە کتێبێکی تایبەتمێ کە زیاتر لە ساڵێکە تاوان کردی بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ چاپم کردووە تێکچوون و فرەجوڵە و تێکچوونی ئاگا لە لای مناڵ هەموو ینی ئەم بابەتانەی ئەم مناڵانی کە باسێکم ئۆتیزم فرەجوڵە و تێکچوونی ئاگا کێشە و گرفتی قسەکردن مناڵانی گرفتی فێربوون لەناو قوتابخانەکانە یاخود ئەوانی کە گرفتیان هەیە لەناو قوتابخانەکانە و لەگەڵ پەروەردەی تایبەت کتێبی پەروەردەی تایبەت و لەگەڵ کتێبی پیاوانە هەرسەنگاندن. ئەمە 6 کتێبی زۆر زانستین کە ئەتوانن سوودی لێ ببینن لە زۆربەی کتێبخانەکانە هەیە. من لە هەولێر لە کتێبخانەی ئاشتی هەیە و لە سلێمانیش لە چەند کتێبخانەیەکە هەیە. بۆیە مناڵانی کە باسیم لە ئاگا کرد مناڵانی فرەجوڵە و تێکچوونی ئاگا ناتوانن هەستەکانیان کۆکەنەوە بەسەر شتێک. طبعا مناڵانی ئۆتیزمیش دیسانەوە کێشیان هەیە بەڵام هەمویان نا. مناڵانی ئۆتیزم لە مناڵی بۆ مناڵی کە جیاواز بۆیە زۆر جار کە تۆ سەیرەکەیت ئەم مناڵی کێشەی هەیە لە ئاگایە تۆ بێ بتوانی کاری لەسەر بکەیت. واتە کە من هەڵسەنگاندنم بۆ کرد سەیرم کرد ئەم مناڵە گرفتی هەیە لە ئاگا ئەبێت لە پلانەکەی خۆما داینێم کاری لەسەر بکەم بۆی داهاتوو بزانم چۆن ئەتوانم ئەو لایەنەی بەرەو پێشەوە بەرم. طبعا هەموو ئەمانە ئەوکو من باسم کرد لە سەرەتایە زۆربەی ئەم بابەتانە من بە چەند ڕۆژێک خولەکاڵێمەوە بەڵام ئەمە وەکو سەرەتایەکە وەکو مەدخەلێکە بۆ ئێوە ئەتوانن سوودی لێ ببنن بۆی لە ئایندەدا لەسەری بخوێننەوە. توانای گەشەی توانەکان زۆر بابەتێکی گرنگە. من زۆر جار کە خێزانێک دێتە لای من باسی قسەکردنم بۆ یاخود باسی چوونی مناڵەکەی بۆ قوتابخانە ئەکات کە باسی گەشەی توانەکانی بۆکەم ببورن ئەڵێ بەڵێ توانەکانی بەلای من و ئێستا لە قوتابخانە گرنگترە. واتە ئێمە ئەتوانین کار لەسەر ئەو لایەنە بکەین کار بکەین لەسەرەوەی کە ئەم مناڵە گەشەی توانەکانی ئەگەر توانای هەبوو زوو گەشەیمان بە توانەکانی یا چوە قوتابخانە ئەوە سوپاس بۆ خوا بەڵام ئەگەر نەچوو ئەو کاتە ئەتوانین کار لەسەر ئەم لایەنە بکەین. طبعا هۆشداری چییە؟ بێ پرۆسەی کە طبعا ژیریە بریتی لە کۆکردنەوە و گرنگیدان لە خاڵێکیان بابەتێکی تایبەت. ئێمە ئەوە هۆشداری ئاگابوون بوو ئەمە هۆشداریە یان دەتوانین بڵێن بریتێ لە ئاراستەکردنی مێشک ئینسان مێشک دەتوانێت ئاراستی کە بۆچی بۆ ئاراستەکردنی مێشک و ئاگا بۆ بابەتێکی گوتراو یاخود بیستراو. کاتێک من کەسێک قسەم بۆکە
تاو بە هەموو هۆشم سەیرێکم و گوێشی لێگرم کەواتە تەرکیزم خستۆتە سەر ئەو با لە دەوروبەرم شتی کە هەبێت با لە دەوروبەرم دەگی کە هەبێت با بۆن هەبێت با ڕەنگ هەبێت با هەر شتێک هەبێت کەواتە من هۆشم خستۆتە سەر ئەم بابەتە بە هەموو چەند هەستێکم یاخود هەستێکی تایبەتە خەمە سەر ئەو حاڵەتە و بەڵام مناڵانی خاوەن پێداشتی تایبەت وەکو باسم کرد و ئۆتیزم و فرد جوڵە و مناڵانی دواکەوتوی ژیریش بە تاکید ئەوان گرفتیان لەم لایەنە هەیە یادگە یاخود زاکیرە و یاخود ئەو میمۆریی کە ئێمە شتەکانی تیاکۆکەینەوە وەیەکێکە لە تواناکانی مێشک کە بەشێکی تایبەتە یاخود خانەی تایبەت هەیە بە کۆکردنەوەی ئەم زانیاریانەی کە ئێمە ڕۆژانە لە ژیانمانە وەری ئەگرین و ئەمە لەکوێ هەڵێگرینەوە لەکوێ کۆیەکەینەوە ئەمانە یادگا یەکێکە لە ئەو توانایی کە لە مرۆڤ هەیە کە زانیارەکان کۆ ئەکاتە و هەڵیان ئەگرێ خەزمیان ئەکا بەپێی پێویستی بەپێی ضروریەت پۆلێنیان ئەکات کامی زۆر گرنگە کامە پێویستمە بۆ چنێکی کە کامی پێویستم نییە کامە ئەخەمە دووە کامە ئەخەمە پێشەوە کەواتە یەکێکە لەو توانە عەقلیانەی کە مرۆڤ هەیە و من بابەتێکم لەسەر خوێندەوە کاڵێ ئەو خانەی کە بریتیە کە بەرپرسە لە کۆکردنەوەی زانیارەکان بەقەت دەن کە نیسکێکە بێت بەڵام ئێمە هەر کەسێک لە ئێمە بیرکەینەوە لە ڕابردوو خۆمان بەپێی تەمەنی خۆمان ملیارەها زانیاری لەو میمۆریە کۆکراوەتەوە هەڵگیراوە ملیارەها زانیاریمان کۆ کردوێتەوە هەڵمان گرتووە ڕەنگە زانیاری 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ پێش ئێستا لە بیر بێت ئەوانی کە تەمەنیان هەبێت کە بیر پرسیاری لێکە یەکسەر وەڵام تەداتەوە کەواتە ئەو میمۆریە بەڵام زۆربەی ئەم مناڵانە کێشیان کاتێک کە مناڵێکی بۆ نمونەوانی کە گرفتی فێربوونیان هەیە زۆربەی ئەو مناڵانە کە لە قوتابخانە گرفتی فێربوونیان هەیە کێشیان لەم لایەنە هەیە ناتوانێت زانیاریەکان کۆکاتەوە یاخود ناتوانێت زانیاریەکان خەزم کە جاری وایە لە ماڵەوە سعی کرد و هەموو شتەکانی لەبەر کردو بەڵام کە دێتە قوتابخانە هەموو لێبی دەچێتەوە کەواتە کێشەی لە چیە هەیە لە یادگا هەیە کە ناتوانێت ئەو زانیاریانی جاری وایە خەزنی کردووە بەڵام ناتوانێت بیگێڕێتەوە ناتوانێت زانیاریەکان بێنێتەوە پێشی چاوی خۆی بتوانێت دووبارەی کاتەوە بۆ ئەوەی کە بەکاری بێنێ لە ژانی ڕۆژانەکە درک پێکردن بریت ئەمیش پرۆسەیەکی جلیە بێ گومان ئاگا هۆشداری یادگا درک پێکردن هەموو پرۆسەیەکی ژیرین کە لە ڕێگەیەوە ئەو زانیاریانەی کە لە هەستەکانە وەرمان گرتووە شی ئەکاتەوە وەڕێکی ئەخات وەک پاشان بە پێی ئەوەی کە پێویستی پێێت شێوازێکی ئاسانی ئەداتێ بۆ تێگەیشتن کاتێک کە تۆ باسی شتێک بۆ من ئەەکەیت من یەکسەر درکی پێەکەم شی ئەەکەمەوە ئاسانتری ئەەکەمەوە کەواتە ئەو هەموو شتێک لە ژیانی ئێمە هەیە بە شتەکان نەچۆتە مێشتی ئێمەوە بەڵکو ئێمە توانیمانە لە ڕێی درک پێکردنەوە بکەینە ئاسانی کەینەوە بکەینە وێنەیەکی بچووک لە یادگەماندا هەڵیگرین زۆربەی ئەم مناڵانە کێشیان بۆ نمونە کاتێک کە تۆ بە مناڵی دەرگاکە داخە یەکسەر من تی ئەگەم لە تۆ کە تۆ مەبەست ئەوەیە کە من دەرگاکە داخم ئەو زانیارەم لە ڕێی بیستنەوە وەرگرت ڕەنگە تۆ لەگەڵ ئەوش ئاماژەت پێکرد بێ بەدەست ئاماژەت بۆ کرد بێ کە من دەرگاکە داخم کە من گوێم لە تۆ بوو یەکسەر ئەڕۆم دەرگاکە داخم بۆ ئەو زانیاریە چوو بۆ گوێم لە گوێ لە ڕێی دەمارەکانە چوو بۆ مێشکم وەریگرت چی کردەوە ئاسانی کردەوە کە دەرگاکە لەو شوێنەیە شێوازی داخستنی دەرگاکە بۆ جۆرەیە بۆ دەرگاکە داخین لەبەرەوەی ڕەنگە ئەم ژوورە ئێستا ساردا ئەگەر بێت و من دەرگاکە کراوە بێ ڕەنگە گەرما بێت ڕەنگە گەرمیەک بێتە ژوورەوە یاخود با پێشتاوانەوە ژوورەکە گەرمە ئەگەر دەرگاکە کەینەوە هەوایەکی سارد یاخود دەنگێک هەیە لە دەرەوە بێزارمان ئەکات کەواتە من ئەو زانیاری کە وەرم گرت لە ڕێی هەستەکەەوە لە ڕێی بیستنەوە یاخود لە ڕێی بینینەوە یاخود لە ڕێی هەر شتێکەوە هەستێکەوە لە هەستەکانە وەرم گرت چوو بۆ مێشکم کاری لەسەر ئەکات شی ئەکاتەوە وردی ئەکاتەوە بچکەکاتەوە ئاسانی ئەکاتەوە بۆ من تێ بکەم بەڵام ئەگەر تۆ بە زمانێکی کە بە من بڵێ دەرگاکە داخە بە زمانی عەرەبی بە زمانی فارسی بە زمانی ئینگلیزی بە زمانی هیندی بە من بڵێ دەرگاکە داخە ئەگەر لە تۆ تێنەکەم فەرمانەکە جێبەجێ ناکەم ئەو زانیارە پشتڕاو بۆ مێشکم ناتوانم کاری لەسەر بکەم لەبەرەوەی قورسە بۆ من تێنەگەیشتم لە تۆ کەواتە هەموو لایەنەکان پەیوەندیان بە یەکەوە درک پێکردن زۆر گرنگە کە ئێمە بتوانین کاری لەسەر بکەین کە چۆن ڕسم بەکاربێنین کە چۆن ئاسان کاری بکەین بۆ مناڵەکە بۆ نمونە کاتێک کە پێڵێم دەرگاکە داخە و تێناگە لە دەرگاکە ڕۆمەلای دەرگاکە لەوێ وەستم پێڵێم دەرگاکە داخە یارمەتی ئەدەم لەگەڵەوە پاڵی پێوەنیم زۆر گرنگە لە کاتی ڕاهێنانەکانە ئەم خاڵە زۆر گرنگاوەی ئەوانەی کە ڕاهێنانەکەن بەردەوام لە بیریان بێت ئێمە کاتێک یارمەتی هەر مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت بین کە سەرەتا یارمەتی ئەین ڕەنگە بە هەموو جەستەمان یارمەتی بین کاتێک پێڵم دەرگاکە داخە من دەرگاکەم داخستەوە ڕەنگە یەک پەنجەی لەسەر دەرگاکە بێت
بەڵام ئەکرێت من هێواش هێواش ئەم هاوکاریەم کەمەوە. ئەگەر ئەم هاوکاریە کەم نەکەمەوە ئەم مناڵە وای لێ دێت تەوا پشت بەم نەبەستێت. چاوەڕێکە هەموو کارێک من بۆی بکەم، چاوەڕێکە کە پێم وت دەرگاکە داخە خۆم بڕۆم دەرگاکەدا. بۆیە زۆر گرنگە لەبەر ئەوان درک پێکردن، ئەمەش پەیوەندی بە درک پێکردنەوە هەیە، پەیوەندی بەوە هەیە کە ئەوان ناتوانن تێبگەن لەوەی کە ئێمە هاوکاریەکانمان بۆوان کاتیە، وا ئەزانێت کە من ئەبێ هەموو کات من یارمەتی بم، هەموو کات من بۆ ئیشەکەی بۆ جێبەجێ بکەم. بۆیە لەم مەرحەلەیە باشتر ئەوەیە کە ئێمە هەر کاتێکمان بۆ کردن یواش یواش کەمیکەینەوە، توانێن بڵێ یارمەتیەکانمان کەم کەینەوە بۆی مناڵەکان بتوان پشت بە خۆیان ببەستن. طبعا کۆمەڵی بەرنامە و پرۆگرامەیە لە بواری گەشەی توانەکانە، بەرنامە و پرۆگرام زۆرە، بەڵام تۆ ئیتر ئەتوانی خۆت هەر بەرنامەیەک خوێندووتەتەوە لەسەری یا زانیاریت هەیە لەسەری، بۆ نمونە بەرنامەی تیچە، بەرنامەی پۆرتاژە، بەرنامەی ئێبلسە، بەرنامەی لۆڤاسە، هەر بەرنامەیەک لەو بەرنامانە کە تۆ ئەزانی سوودی لێ بینی ئەتوانی بەکاری بێنی، ئەتوانی پشتی پێ ببەستی بۆی بتوانی یارمەتیەکی ئەم مناڵە بیت کە وای لێ بێت لە توانەکانە بەرەو پێشەوە بڕوا، بتوانێت پشت بەخۆی ببەستێ، بتوانێت خۆی کارەکانی خۆی ئەنجام بات. طبعا بۆچی گرنگە لە ژیانی کەسەکانە؟ ئەمەیەکێکە من لە کاتی خولەکانە ئێڵێمەوە، لەبەر ئەوەیە کە ئێمە زۆر جار دایک و باوک بیرەکاتەوەڵێ من کە تەمەن درێژ بن و خوابیان هێڵە بۆ مناڵانە، چکە بەڕاستی دایک و باوک نەبێت ڕەنگە زۆربەی و مناڵانە نازانێ ئایندەیان چۆن نەبێت، وا ڕەنگە لە ئایندە داوای لێبێت کوردستان حکومەت و سیستەمی پەروەردەوای لێبێت کە مناڵانە دایک و باوکیان نەبێت زۆر بە ئاسانی بەخێویان کەین شوێنێکی تایبەتمان نەبێت. بەڵام کاتێک بیر لەوەکەینەوە بۆچی توانای گەشەی توانەکان گرنگە؟ بۆ ئەوەی ئەم مناڵە پشت بەخۆی ببەستێت. لەبەرەوەی کە تۆ بیری دێکەی تۆ ئەم مناڵە بوو بە 15 ساڵ بوو بە 20 ساڵ، ئەکرێت هەر دایک و باوک بیشوە؟ ئەکرێت ئەم مناڵە تەمەنی بێ بە 20 ساڵ هەر دایبی پێوە بێت؟ ئەکرێت ئەم مناڵە تەمەنی بێ بە 15 بە 20 ساڵ هەر ئێمە خواردن بکەینە دەمێوە؟ ئەگەر ئێمە لە سەرەتا کارێک کە باسم کرد ماسوولکەکانیمان بەهێز کرد، هەڵسەنگاندنمان کرد، هەستمان کرد لە ئاوازە، کارمان لەسەر کرد، پەیوەندی دەست و چاویمان ببوونن بەهێز کرد، پەیوەندی چاوی لەگەڵ ئێمە بەهێز بوو، لایەنە کۆمەڵایەتەکەی بەهێز بوو، ئەم مناڵە ئەتوانێت پشت بەخۆی ببەستێت. بەڵام زۆریان لاوازن، یاخود بڵێن هەندێکیان یاخود زۆریان بەپی ئاستی مناڵەکان لاوازن، یارمەتی زیاتریان هەیە. وەڕاهێنانیش لە بواری پەروەردەی تایبەت و لە بواری گەشەی توانەکان و لە بواری مناڵانی ئۆتیزم و هەموو مناڵانی کە گرفتیان هەیە بەپێی مناڵەکان ئەبوەڕێت. مناڵ هەیە بۆ فێربوونی هەر توانایەک مانگێکی بەسە، مناڵمان هەیە بۆ فێربوونی هەر توانایەک ڕەنگە پێویستی بە چەندین مانگ بێت، پێویستی بە ساڵێک بێت، لەبەرەوەی ئاستی ژیری کە متمەمانە هەمووی پەیوەندی بە لایەنی ژیریەوەیە، لایەنی عەقلیەوە هەیە، ئەوان خۆیان گرفتیان هەیە لە لایەنە ژیریەکە. بۆیە سەیر دەکەیت ئەم مناڵە توانای ئەوەی نییە پشت بەخۆی ببەستێت، ئەم مناڵە توانای ئەوەی نییە کە تەنانەت جلێک لەبەرکە یاخۆت خۆی خواردن بخوات. ئەو مناڵە جگە لەوەی کە ئۆتیزمەکەی توندە یاخود دواکەوتنە ژیریەکەی توندە، ئاسی ژیریەکەی لاوازە، باشە ماسوولکەکانی لاوازە، کۆمەڵی گرفتی هەیە، ئەم مناڵە ئاسان نییە ئێمە بتوانین لە ماوەی ساڵێکە هەموو توانەکانی باشکەین، بەڵام ئەکرێت یارمەتی بین بۆی بەرەو پێشەوە بڕوا بتوانێت پشت بەخۆی ببەستێت. طبعا هەموو ئەو لایەنانەی کە باسمان کرد، هەموو ئەو لایەنانەی کە ئاماژەم پێیانە لە سەرەتاوە تاوەکو ئێستا و بابەتەکە طبعا زۆری ماوە، وەکوتم بە 3 ڕۆژ دەتوانم ئەم بابەتە پێشکەشکەم لە خولێکە و ئەشکرێت ئێمە لە ئایندەدا بتوانین بابەتەکانی کەتان پێشکەشکەم هەمویان بەپێی توانای مناڵەکەوە، بەپێی ئەوەی کە مناڵەکە چی ئاستێکی هەیە و بەپێی ئاستی ڕاهێنەرەکە. ڕاهێنەرەکە ئەتوانێت چۆن خزمەت بە مناڵە بکات، چۆن ئەتوانێت بەرەو پێشەوەی ببات، چۆن ئەتوانێت وا بکات ئەم مناڵە لەو سوود ببینێت. طبعا هەموو ڕاهێنەرێک مەرج نییە بتوانێت خەڵکەیە بەسەر لە بواری پەروەردەی تایبەتی تاوا کوردە، بەڵام ڕەنگە توانای ئەوەی نەبێ بە ڕاهێنێت بە پێچەوانەوە خەڵکیشمانێ ڕەنگە کۆلێژی پزیشکی تاوا بکات و بەڵام حەز نەکات بێ بە پزیشکی یاخود توانای ئەوەی نەبێت کە بێ بە پزیشکێکی سەرکەوتوو. مەرج نییە ئێمە کە بڕوانانێکمان هەبوو لەو بوارە سەرکەوتوو. بۆیە گەشەی تواناکان پێویستە ئێمە هەنگاو بە هەنگاو ڕێکخراو بۆی پرۆگرامێکی تایبەتمان هەبێت، نەک هەڕەمێکی. ئێمە گەتوانن تاوە هەڵسەنگاندنمان کرد و هەمووش لایەنەکانمان بۆ دەرکەوت کە پلان و بەرنامە پرۆگرامماندانا ئەبێ بزانین چیەکەین، ئەگەنە تۆ بەیانی دێ دەست پێکەی لەگەڵ مناڵەکە ڕاهێنانەکەیت و هیچ شتێکت ئامادە نییە، نازانین لەکوێوە دەست پێ بکەین، نازانین دوێنێ چیت کرد بتانگۆ بەردەوام بیت لەسەری، واتە ئەبێ هەنگاو بە هەنگاو بە ڕێکخراوی بڕۆین، بە بەرنامە و بە پرۆگرامێکی ڕێکخراو بڕۆین. بۆ لەبەر ئەم مناڵانە خۆیان تێکچوونیان، خۆیان شڵژانیان هەیە، خۆیان
ناتوانن شتەکان ڕێخەن، خۆیان لە کات تێناگەن، خۆیان لە شوێنەکان تێناگەن، نازانێ بۆ لێرەیە، بەڵام کە بە تێپەڕبوونی کات بەبوو بە ڕۆتین لە لای هەموو شتێک ڕێکەدێت. وە زۆر جار بەرنامە پرۆگرامەکانی ئێمە لە بوارەکانە بە تایبەت لە بواری ئۆتیزمە وامان لێکە کە ڕۆتینێک بۆ مناڵەکە دروستکەین، بەڵام لە ئایندەدا ئەبێ کارکەین لەسەرەوە ڕۆتینە بشکێنین. ئەگەر ئەو ڕۆتینە نەشکێنین ئەم مناڵە گەورە ئەبێت ئەچێتە تەمەنێکەوە سێرەکەت هەر ڕۆتینێکی تایبەتیەوە ناتوانێت ڕۆتینێکی خۆی بشکێنێت. بۆیە زۆر گرنگە بە پێی بەرنامەیەکی دیاریکراو بڕۆین، هەنگاو بانگاو بڕۆین. و لە هەمان کاتشە زۆر پێویستە ئێمە چاودێری خێزان بکەین، بزانین خێزان ئەتوانێت وەکو ئێمە ڕۆیشتووە ئەو شتانێک کە ئێمە ئامانجانێک کە دامانەوە خێزان بەردەوامە لەگەڵمانە، ئەتوانێت ئەویش بەردەوام بێت، ئەتوانێت ئیشی کردو لەسەری، توانای نییە شارەزایی نییە هاوکاری ئەکەین بۆی نەوەکو مناڵەکە دوو ژینگەی جیاوازیە بێت. لەلای ئێمە لە سەنتەرێکە تایبەتە کاری لەسەر ئەکەین، مناڵەکە لەگەڵمانە بەباشی ئەڕوا، بەڵام لە ماڵەوە کاتێکی بۆشایی زۆری هەیە، مۆبایل و ئایپاتی پێەیە، خەوی تێکچووە، خواردنی تێکچوو، ئەمە زۆر زەدەریە بێت. بۆیە ئەبێ ئەمە بزانین خێزان لەگەڵمانە ئەڕوایان نە، وە چاودێری بەرەو پێشی مناڵەکە ئەکەین. ئایا ئەو شتانێک کە لەلای ئێمە فێر بوو لە ماڵشەوە ئەنجامی ئەدات، بۆی ئەگەر وا بوو ئەو کاتە بزانین چۆن گۆڕانکاری تێ. جاری وا هەیە مناڵەکە لە لای تۆ توانایەک فێرە بێت، مناڵەکە سەیرەکەی کارێکی زۆر باشەکە، خۆی نانەخوات، بەڵام لە ماڵەوە وانی ئەچێتە شوێنەکان وانی. لێرە فێرمان کردو مەسەڵەن ئەچێتە توالێت، ئەتوانێت دایبەکەی لێکەیتەوە بچێتە توالێت، بەڵام لە ماڵەوە وانی. بۆ نمونە فێر بوو لە ماڵ ئەچێت بۆ توالێت، بەڵام لە شوێنەکانی کە ناپاو بۆ توالێت. واتە ئەمە چییە؟ ئەبێ ئێمە بیر لەوە بکەین و هەر توانایەک لەم توانایەکە مناڵەکە فێرەکەین، ئەبێ دواتر گشتاندنی بۆ بکەین، ئەبێ مناڵەت فێرکەین لە هەموو شوێنەکە ئەم شتانە بەکاربێنێت. بۆیە کە چاودێریمان کرد زانیمان ئەم مناڵە بەرەو پێشەوە ڕۆیشتووە، باشەکە بەرەو پێشەوە نەڕۆیشتووە، وەکارەکان چین بۆ لە لای ئێمە باشە لە خێزانە خراپ، یاخود بۆ لە خێزانە باشە لە لای ئێمە خراپ. جاری وا ڕەنگە هۆکارەکەی بگەڕێتەوە بۆ ئێمە کە خەلەلێک لە ئێمە هەبێ گرفتێکە بێت. منداڵەکە وڵامدانەوەی هەیە بۆتیان نا، تۆ ڕاهێنەرێکە بێ بزانی ماوەی کارێکی لەگەڵ ئەم مناڵە وڵامدانەوەی بۆت هەیە، تێگا لە تۆ سەیرت ئەکات، بۆ من سێ مانگە لەگەڵ ئەم مناڵە کارەکەم ئەم مناڵەکە من نەبینی هەر ئەگری، بۆ مناڵەکە ئێمە زۆر بێزارە بێت، کەواتە ئەبێ من درک بەوە بکەم کە بزانم ئەم مناڵە منی پێ قبوڵ نییە. مەرجنی ئەگەر مناڵێ منی پێ قبوڵ نەبوو ئیتر من ڕاهێنەرێکی سەرکەوتوونی بە پێچەوانەوە. ڕەنگە زۆر مناڵ هەبێ سوود لە تۆ ببینێ، بەڵام مناڵ هێچ شتێوەی تۆی پێ قبوڵ نییە، بۆنی تۆی پێ قبوڵ نییە، جلی تۆی پێ قبوڵ نییە، تۆ کوڕیت بۆ نمونە ڕیشێکت هەیە ئەو پێ قبوڵ نییە، یاخود کوڕی ڕیشت تاشیوە پێ قبوڵ نییە، یاخود بە پێچەوانەوە ئافرەتێک کە سەرپۆشێکی پیاوە ئەو پێ قبوڵ نییە، یاخود سەرپۆشی نەیەوە پێ قبوڵ نییە. واتە ئەم مناڵانە لەبەرەوەی گرفتێکی ژیریانەیە، لەبەر گرفتەکە پەیوەندی بە عەقڵەوە هەیە، جاری وایە لەم لایەنانە کێشەمان بۆ دروستەکەن. واتە بێ ئێمە بزانین ئەم مناڵە لەگەڵ ئێمە بەرەو پێشەوە ڕۆیان نا، وەڵامان دەداتەوە یان نا، تێگا لە ئێمە یان نا، و هەموو ئەو لایەنانە ڕۆڵیان هەیە لەسەرەوەی کە مناڵەکە بەرەو پێشەوە بخۆن. ئێمە بتوانین کاری لەسەر بکەین کە مناڵەکە بزانین ئەنجامی باشمان دەستەکەوێت یان نا. وە زۆر کەرەستە هەیە، بۆ نمونە پەزڵ بەکارهێنین، ئەتوانین میکانۆ بەکاربێنین، ئەتوانین وێنەی سناعی وێنەی دروست ئەتیادی بەکاربێنین، یاخود وێنەی ئەنیمێشن بەکاربێنین، ئەتوانین قوڕی سناعی بەکاربێنین، قوتوی شێوەکان بەکاربێنین، نورەکان بەکاربێنین، هەر شتێک لەو کەرەستانە کە تۆ ئەتوانیت سوودی لێ ببینیت و بەکاری بێنیت، بۆ ئەوەی کە چاودێری مناڵەکە پێ بزانین لەکوێ بەرەو پێشەوە ڕۆیان نا، و لە چی شوێنێکە کێشە و گرفتەیە. واتە هەڵسەنگاندن یەکێکە لەو لایەنە گرنگەی کە تۆ بە بەردەوامی پێویستەکە ئەنجامی بێت، و کاتێکیش کە تۆ زیرەک بووی لە ئەنجامدانی هەڵسەنگاندندا، وا ئەتوانیت کە مناڵەکە مناڵ بۆ نمونەگە لە هەر لایەنێکە کێشەی هەبوو بتوانیت کێشەکان چارەسەرکەی بۆی بتوانێت لە ئایندەدا یاخود لە کاتێکی کە لایەنەکان گۆڕانکاری پێ بکەیت، بۆ ئەوەی ئەگەر هەر گرفتێکە بێت ئێمە لە بواری کارکردنماندا لەگەڵ ئەم مناڵانە ئەگەر هەر گرفتێک هەبێت نەتوانین ئێمە چارەسەری بکەین، واتە بەردەوامە بین لەسەر ئەو کێشە و گرفتە بۆ مناڵەکەیش بەرەو پێشەوە ناڕۆ. ئەمە بەشێکی وەکو بڵێن سەرەتای بەرنامەی یاخود پرۆگرامی گەشتی تواناکان بوو، کە سەرەتاکەیەتی کە زۆر بە خێرایش باسم کرد، و ئایندەشی ئینشەڵا گەتوانیمان ئەتوانم من بە چەند قۆناغێک بەشەکانی کەتان بۆ شەرحکەم بۆ بتوانن هیچ نەبێت سوودێکی لێ ببینن کە بتوانن لە ژیانی کارکردنتاندا بەکاری بێنن لەگەڵ مناڵانە، و ئەگەر هاتوو لە حاڵەتێکیشدا توانیتان خۆتان زانیاری وەربگرن، ئەتوانن هەوڵێک بن کە لەم بوارە بخێنەوە گەشەی تواناکان
بۆی بتوانن لە مەجای ئیشکردنتان تا بەکاری بێن و لەگەڵ مناڵەکانە کاری تێ بکەن بڕوا بکەن. منەوە 15 ساڵە لەم بوارە کارەکەم، ئێستا گەشتمەوە قەناعەتە ئەمەیەکێکە لە هەنگاوە زۆر گرنگەکان، ینی بگرە لە فێربوونی قسەکردن و لە فێربوونی لە چوونە قوتابخانە ڕەنگە گرنگتر بێت. بۆ ئومێدەم سوتان بینی بێ ئینشاءالله. ڕەنگە ئێستا دەرگای پرسیار بکەن و گەر هەندێک پرسیاردان هەبێ من بتوانم یارمەتیتان بەم. سوپاسانەکەم، سوپاس بۆ هەموو ئێوە ئەو بەڕێزانش کە ڕۆیان هەبوو لە ئامادەکردنی ئەم بابەتەی ئەمڕۆ. مامۆستا دەستەکانت خۆش بێ، ماندوو نەبی، بەڕاستی بابەتەکەت زۆر زۆر بەسوود و شخصی زۆر زانیاری تازەم لێ وەرگرت و یعنی بەرچەوڕوونیەکی گەورەشی دامێ دەربارەی بابەتی یعنی ئەو بابەتە هەستیاری کات و هەڵت بژار. ئێستا بزانین بەشداربوون چه پرسیارێک تێبینیە شتێکی هەیە بفەرمە. سلااو ڕێز باشی ئوستاز. سپاس بۆ بەڕێزگیان، سپاس دەکەم. زۆر سپاس، بەڕاستی بەرچاوڕوونیەکی زۆر باش بوو، بەڵام بە شێوەیەکی گشتی بوو، یعنی زۆر یارمەتی دەربوو. هیوادارم بەشەکانی تری هەبێت، یعنی بە شێوەیەکی گشتی بوو. وردەکاریەکانی ئەگەر بکرێتن لە سیمینارێکی داهاتوودا زۆر باش ئەبێتن، و ئەگەر بکرێتن بەرنامەکان ناوەکانیان چی بوو ئەگەر ئەزیەت نەبێت. ئستاس پرسیارەکەم بەس ئەوەندە بوو. ئەو بەرنامەیە ئەمە دەتوانین بەکاریان بێنین. سپاس بۆ تۆ ڕاخان خۆی. بەڕاستی من وەکو ئاماژەم پێ ئەمە بە شێوەیەکی زۆر سەریع باستم کرد، ڕەنگە حەقی خۆشی نەدەیت چکۆ بەڕاستی ئەوە تااقەتی گوێگرتن و بابەتەکان ئامادەکردنی هەیە. ئینشاڵڵا لە ئایندەدا ئەگەر بتوانم، چکە من چەند بەشێکە ئەتوانم ئامادەی کەم و دووبارە بێڵەمە خۆی. من هەر ناوم گەشەی تواناکان، هەر بابەتەکە ناوی گەشەی تواناکانە. لە گەشەی تواناکانە ئیتر تۆ بۆ نمونە ئەگەر بتوێ هەڵسەنگاندن کە چی پرۆگرامێک بەکارێنی بۆ هەڵسەنگاندن، ڕەنگە من خۆم ڤێرلاند بەکارێنم، ڕەنگاندی کەس هەبێ بەرنامەیەکی تایبەتی لەبەردەسا بێت، پرۆگرامێک هەبێ یاخود پێوەرێک هەبێت ئەوە بەکاربێنێ. و لە هەموو ڕاهێنانێکیشە بەتایبەت لە بواری ئۆتیزم و گرفتە ژیرەکان بەرنامەی تیچ یاخود تیچ یەکێک لە بەرنامە گرنگەکان. طبعاً بەرنامەی ABA و ڕێکردنەوەی ڕەفتاریش ئەویش هەر هەمان شێوە ئەتوانێت کار بکات لەسەر ئەم لایەنە، و خۆشت وەکو ڕاهێنەر ئەتوانیت هەر ناوی بنێ گەشەی تواناکان و کار هەنگاو بە هەنگاو بەپێی ئەو حاڵەتە بڕۆیت لەگەڵیان کە لە داهاتوە بتوانیت زانیاری زیاتر لەسەر کۆکەیتەوە، بزانی ئەم مناڵە لە چی لایەنەکە گرفتی هەیە، لە چی لایەنەکە تۆ ئەتوانی هاوکاری بکەیت. زۆر سپاس بۆ بەڕێز. مامۆستا وەڵی پرسیارێکیم هەبوو ئەگەر ڕوخسەت هەبی. مامۆستا ئەمە زۆر جارگوێمان لێ بۆ لە نمونە ئەوانەی کە ئەنی ئێستا ئۆتیزمیش مەرحەلەی هەیە، ینی ها ئاستی هەیە، ئاستی تونند و ئاستی مامناوەند و هاوانی کەمەک ئۆتیزمیان هەیە. دایما ینی هەم بەرگوێم کەوتە، هەم ینی دیومە لە فلیم و لە دراما و شتیوە کابرا تۆزێک ئۆتیزمی هەیە، ئاستی زیرەکیەکەی زیاتر لە کەسانی دەوروبەری، ینی شتەکە واقعە وایە یان یعنی بەڕاهێنان ئەو شتانە دەکرێت. خۆی هەموو مرۆڤێک توانایەکی هەیە لە لایەنێکە، و ئۆتیزمیش ئێمە مامەڵەکردنە لەگەڵ عەقڵە. ئێمە کاتە ڕاهێنانەکەین بەر مناڵێک ئۆتیزم بێت یاخود گرفتێکی هەبێ، ڕەنگە لە ڕێی ڕاهێنانەکە بۆمان دەرکەوە توانایەکی هەیە. ئەگەر هەیشی بێت شاراوەیە ئەبێ ئێمە کەشف بکەین. ئەو مناڵە جاری وا هەیە تۆ بۆ نمونە کاری لەسەر کرابێت، ڕەنگە ڕاهێنانی لەگەڵ کرابێت، ڕەنگە دایک و باوکەکە درکیان بەوە کردوێت کە مناڵە بۆ نمونە لە مۆسیقایە باشە یاخود لە ڕەسمە باشە یاخود لە ژمارەیە باشە، کاریان لەسەر کردووە کەواتە بە ڕاهێنان دەرەکەوێت. بەڵام کەمن ئەو مناڵانەی ئۆتیزم کە ئەگەر ڕێژەکەی زۆر بێت توانای لە هیچ لایەنێکە ڕەنگە توانایەکی ئەو تۆی نەبێت، ڕەنگەی هەی بێت بەڵام زۆر شاراوە بێت. ئاسان نییە دۆزینەوە ئەو توانایی لە هەر بوارێکە کە هەیەی. بەڵام ئەگەر مامناوەند بوو یاخود سادە بوو ئەگەری هەیە تۆ لە ڕێگەی ڕاهێنانەوە بزانی ئەم مناڵە توانایەکی باشەیە. هەمانە بۆ نمونە لە دەرەخکردنی قورئانە هەبووە چەندین جار من ڤیدیۆم بینیوە مناڵێکە قورئانی دەرەخکردووە کە ئاەتێکی بۆ ئەڵێ تەڵەماڵە ئاەتی فلانە لە سوورەی فلانە لە لاپەڕەی فلانە هەمووی پێڵێ. ئەمانە هەندێکیان هەیە توانای هەیە لە بیرکاریە، لە ڕەسمیە، لە مۆسیقایە، ئەمانە ئەکرێت بەڵێ بەڕاهێنان ئەتوانیمە بیدوەزینەوە، بەڵام بەڕاستی ماندووبوونێکی زۆریە. زۆر سپاس مامۆستا دەستەکان. سپاس بۆ بەڕێز.
ئێستا ئەگەر کەسی دیکە پرسیاری نییە بە بەرەو کۆتایی بڕۆین و چیت کە لە وەختی مامۆستا و ئامادەبوانیشانی نەگرین زیاتر هەر کەسە پرسیاری با بەشدار بی. سلام مامۆستا. سەڵاو لە بەرزم کرد. حەف مامۆستا بەزیاتر ئەو پرۆگرامانی بەکاردێن لە کوردستان بۆ گیانگە تۆ دەنگت بەرزکەیتەوە تۆ دەنگت بەرزکەیتەوە تێنەگەیشتم. ئەو پرۆگرامانی لە کوردستان بەکاردێن بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە زیاتر کامانن ABA یان ئازادن؟ سپاس بۆ بەڕێزت. وەڵی خۆی واقعێک هەیە ئێستا دنیاکەوای لێ هاتووە ئێمە هەر بەرنامێک هەر پرۆگرامێک بمانەوێت بە ئاسانی دەستمانەکەوێت. بەڵام بەڕاستی ژینگەی کوردستان چی ئەخوازێت؟ یعنی ABA لەم ساڵانەی دوایە کرا بە بابەتێکی گەورە و ئیشی لەسەر کرا و دەورات کرایەوە و پارێکی زۆری تیاخەرج کرا، بەڵام لە واقع ئێمە توانین سوود لە بەشێکی ببینین بۆ ئۆتیزم بەتایبێت و بۆ مناڵانی گرفتە ژیرەکانیش ئەتوانین مەسەن سوود لە لایەنێکی ببینین. مەرج نییە هەموو لایەنەکانی ABA ئێمە بتوانین سوودی لێ ببینین و بە هەمان شێوش هەموو ئەو پرۆگرامانەی کە هەیە. بەڵام ئەوەی کە من لە ماوەی 15 ساڵە کارم لەسەر کردووە، ئەوەی کە لە ماوەی 15 ساڵە سوودم لێ بینیوە، بەرنامەی تیچ لە هەمووی باشترە. بەرنامەی تیچ ئەتوانێت لە ڕووبەرەکان لە ناو پێشبوونەکان و پیاوانەکانی ژوورەکان تۆ لەم ڕووبەرە چنێک بەکارێنی، چۆن ئەتوانی دابەشی کەیت کە مناڵ لە بەیانەوە دێتە شوێنەکە، چۆن ئەتوانی کاتەکانی بۆ دابەشکە، ئەتوانی کاتی نان خواردن، ئەتوانی کاتی خەوتن، کاتی هەستان، کاتی یاریکردن، کاتی هەموو ئەم کاتانی بۆ دیاری کردووە بەڕەسم ئەتوانی بەکارێنی. بەرنامەی پێکس هەر هەمان شت بەرنامەیەکە، بەڵام بەرنامەی پێکسیش دیسانەوە ئەرکەکەی قورسە، دیسانەوە قۆناغەکانی قورسە. ڕەنگە هەندێک مناڵ هەیە زەڕور بێ بۆ هەندێک مناڵ بەتایبەت ئەوانی کە توانای قسەکردنیان نییە، بەڵام ئەم ئەوەی بەتایبەت لە ئۆتیزمەوانی کە هیچ توانای قسەکردنیان نییە، بەڵام ئەم بەرنامەیە ئەوەندە قورسە، ئەوەندە کەرەستەی پێویستە ڕەنگە لە توانامانە نەبێت، یعنی ئاسانکاری ئاسان نییە بۆی دروستیکەیت. وە لە زۆر جاریشا وەکو ڕخنەکە لەی گلی گیراوەڵەیە ئەگەر بێت و مەسەن مناڵەکە بۆی ئاسانە ڕسمەکەی هێنێ یا بە تۆ بۆ نەوە شتێک کە پێویستێتی بەدەستی بێنێ، ئەڵە وای لێ کات مناڵەکە وەکو ئالەتێکی دێتێ ڕسمەکە هێنە شتەکە ئەبات، ئەڵێ باش نییە لەبەرەوەی مناڵەکە ئەگەری هەیە پەیوەندی دروست نەکات لە ڕێگای ئەمەوە، ئەو شتێکە مەبەستێتی بەدەستی بێنێ و بڕوە. بەڵام ئەتوانی سوود لەوەی ببینی. بەڵام بەرنامەیەکی بەڕێی من خۆم ئەوەی کە لە چەند ساڵ ئەم بەرنامە زۆر زۆرە ڕابکاندێ بەرنامەیە ئێمە من قەناعەتم هەیە ژینگەیەکی دروست لە بەرنامەیەکی چاوە کرێ، ژینگەیەکی دروست، ژینگەیەکی ڕێکخراو، ژینگەیەک بێت کە زۆر قەڵەباڵغ نەبێت، شتەکان هەمووی دیاریکراو بن، کاتەکان دیاریکراو بن، شوێنەکان بەپێی شتەکان دیاریکراو بن، تەنانەت بەپێی بەرنامەیەکی چاڵەیە ئەگەر مناڵەکە هاتوو لە ماڵە تۆ تەنانەت تاقمی قەنەفەکە شوێنەکەی گۆڕێ بێ مناڵەکە لەگەڵ پابێ بۆی سەری لێ تێک نەچێت، چونکە ئەو درک بەوە ناکات کە بۆ چێم قەنەفانە ئەم بەیانی ڕۆشتۆ بۆ سنتەر هاتۆ تۆ قەنەفەکان گۆڕاوە، شوێنەکانیان گۆڕاوە، ئەبێ ینی گرفتی بۆ دروستە بێت. بەڵام لەگەڵ ئەوەیشا هەموو ئەو بەرنامانە هەیە بەتایبەت لە بواری ئۆتیزمە زۆر قورسن. من زۆر جارسە من بەپێی کتێبی 500 ڕێنمایی بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵانی ئۆتیزم و گرفتە ژیرەکان و فرەجوڵە و ئەوانە کۆمەڵی هەنگاوم داناوە، هەموو ئەو لایەنانی کە هەیە باسم کردووە. سوودم لە هەموو بەرنامە پرۆگرامەکان بینیوە، چۆن بڵێ کوردانومە وام کردووە کە ئەم بەرنامەیە ئەم کتێبە هەر دایک و باوکێکی نەخوێنەواری بن ئەتوانن سوودی لێ ببینن، مامۆستایەک ئەتوانێت سوودی لێ ببینێ. بۆ لەبەرەوەی ئاسانم کردوێتەوە، خاڵ 500 خاڵم نووسیوە لە بواری قسەکردنە، لە بواری ڕەفتارە، لە بواری ماسوولکەکانە، لە بواری هەستیاریەکانە، لە بواری توانای ڕۆژانەیە، تەنانەت مناڵانی هەرزەکاری بچیان لەگەڵا بکەین، هەموو ئەوانم وا باس کردووە کە ئاسانتر بێت. واتە بەرنامە زۆرە، بەڵام بەڕێی من هیچ ڕەنگە لە زۆربەی باشتر بێت. کە ئەوە بەرنامەیەکی ئەوە بەرنامەی ABA لە هەر ڕوونکردنەوەچی زۆر تێ نەگەیشتم عەفوتۆن لەو کتێبی دەتنایە ئاماژە پێدایە کە ئەوە بەرنامەیەکی ئەوە بەرنامەوە یان بەس هەڵباس کردی بەڵێ لە کتێبی 500 ڕێنمایەکە ئاماژەم پێ نەیاوە، چونکە لە پێی ئەزمموی خۆم بەپێ ئەوەی کە بەرنامەکان ئیشم لەسەر کردو بەکارمێناوە ئەو خاڵانم داناوە. بەڵام لە کتێبی ئۆتیزم بەڵێ باسی هەموو بەرنامەکانم کردو، زۆربەی ئەو بەرنامانەی کە هەیە باسم کردووە، لە کتێبی پەروەردەی تایبەتە باسم لە کۆمەڵی بەرنامە کردووە، لە کتێبی
پێوانە هەڵسەنگاندنە باسم لە کۆمەڵی پێوە کردو کاتوان بەکاری بێنن سوودی لێ ببینن ئەو 6 کتێبی کە هەیە و لەگەڵ کتێبی 500 ڕێنمایەکە تقریبا 7 کتێبە ئەم کتێبانە ینی بەتایبەت لە کتێبەکانی ئەوانەی کە جگە لە 500 ڕێنمایەکە لە کتێبەکانی کە هەر بەرنامە و پرۆگرامێکە بێ لە هەر بوارێکە بۆ نمونە لە گرفتەکانی فێربوونە چی بەرنامەیەکە باسم کردو لە گرفت لە برە جوڵات چی بەرنامەیەکە باسم کردو بەڵام لەو کتێبە نەخێر تەنها ڕێنماییە. شەوتان باش. شەوی تۆش باش. هیوادارم تەندروست باش مامۆستا ڕەحمان زۆر زۆر خۆشحاڵ بووم کە ئەو کاتە بنرخەت بەمە بەخشی بەتایبەت لۆمەکە لە بواری ئۆتیزم کارەکەین هەر هەموو تەکاند یەک لە دوای یەک لە جێی خۆی بوون و زۆر زۆر ئیستفادەیان بەتایبەت ئەو بەرنامانێک کە ئەتوو باس کرد ئەمە لە سەنتەری خۆمان بەکاریان دێنین بەتایبەت ABA و تیچ کە ئەو دوانت کە زۆر زۆر بە پراپڕی باس کرد هەرچەند زۆر زۆر کورت بوو بەس لەبەرەوەی ئەمە ڕاهێنەرین بەکاردێن قسەکە زوو گەیشت هەر تێبینێک لۆ جەماعەتێکە گوتیان تیج باشتریان ABA پێم وایە ئەتوو ینی وەکو ڕاهێنەر ئەتکرێ هەموو بەرنامەکان سوودیان لێ وەرگری بۆ منە کاتێک ڕاهێنانێک ئەەکەی کە ئەزانە مەسەلەن بەرنامەی ABA بۆشایەکەی بە تەواوی پڕ ناکات و ئەکرێ مەسەلەن لە ڕێگەی بەرنامەی کە سێرچەک بکەی ڕێک لەو شتێکە مشکلت لێ هەیە ینی بزانم پلان و بەرنامە لەو بەرنامی تێ بتوانن بەکاری بینە هەر لۆ ئەو مۆزوعش کە باسی ڕۆتینات و ئەوانت کرد کە لە مثلا لە ماڵی قەنەفەی ئەگۆڕدەبی منداڵەکە لەگەڵی ڕابێ ڕێک ئەو شتم ینی ئەزمموی ئەو شتەمان کردیا ئەمن وەکو ڕاهێنەر بوون و نەڕۆژ جاری وەیە جدولم بەغەڵەتی لە ئەوەیدایە مثلەن ئەو بە هەمان شێوە لە بەرنامەی تیش باسەکرێت کە مثلەن ئەمە جدولی گشتیمان هەیە جدولی تاکیمان هەیە ئەو جاریوە بووە من بۆ نمونە بەغەڵەت ڕسمەکەم پێش یەکەی دانایە منداڵەکە ڕۆتینی بە ڕسمە دروستەکەی گرتێکە ڕۆژی پێشتر ڕسمەکە بۆ نەوعینە بووە ڕێک لەسەر کورسی و مێزەکەی هەستایە چوار ڕسمەکەی ڕاست کردیتەوە ئەو وەختی دیقەتم کرێ منداڵ چەند بەڕۆتین ئەو زیاتر با لە وەختی تو جەماعەتیش نەکردم دوو پرسیاری زۆر سەلامەت بی دوو پرسیارم هەبوو یەک کارکردن لەسەر پەیوەندی چاو باست کرد زۆر بەباشی باست کرد بەخۆ ئەمە یەکێک لەو ڕێگانێک کە لۆ پەیوەندی چاو بەکاردێن جەلەسەی لۆدانانین ینی وەختە تایبەتی لۆدانانین بەس لە ناو ڕاهێنانی ئیش لەسەر پەیوەندی چاوی ئەویش ڕێک بەونەوەی کە ئەتوو باست کرد مەسەلەن ئەو شتێکە منداڵەکە حەزی لێیە بەون مانای ئەمە بەکاردێن ئەڵێن پاداشت لە بەرامبەر گۆشی چاومان ڕائەگرین بە بەردەوامی هەتا منداڵەکە ئەو کارەی کە ئەمە مەسەلەن ئەو ڕەفتارێکە لی داوا ئەکەین کە ڕەفتارەکەی ئەنجام دا ئەوجا ڕاستە خۆ پێی ئەدەین ئەوجا پێشی نادین هەتا تمشای ناو چاومان نەکا کە تمشای کرد ئەوجا پێی ئەدەین بەس هەستم کردی ئەو کێشە لەیەکێک لەو منداڵانە هەیە کە لەک نەمنە لۆ ماوەی تقریبا 3 مانگونی و ئەمن ڕاهێنانم پێ کرد لە ڕاهێنانەکانی کە هەمووی باش بەس هەتا ئێستا پەیوەندی چاوی باش نییە لە کاتێک ئەمن بەبەردەوامی کە هاندەرە کە پاداش شتێکم دایتێ لە گۆشەی چاوم ڕام کردی و پێش نەدای هەتا تەماشای منی کردیا ئەو زۆر فکرم ئەکردەوە ئەو شش بە دەرفەتم زانی کە لێت بپرسم چکە لە نزیکەوە بتوانم ینی قسەی بکەین لەسەر مۆزوعی سڕێگایەک شک ئەبەی جگە لەوەی مەسەلەن کە ئەتوو کار لەسەرەوەی کە پاداشتەکەی بدێ بە شتێکە شک ئەبەی لەو حاڵەتی بتوانین بەکاربینین ئەو پرسیاریەکەم ئەگەر حەزەکەی پرسیار دومیش با بکەم یان زۆر باشە دەست خۆشبی سەبارەت بە گریانی منداڵ بەتایبەت لە منداڵی ئۆتیزم ئەوە بڕک توانم برێم مشکلەکی زەقە زۆر مندار زۆر ئەگرێتن جایان ئەوە تا شوێنەکەی لۆنوە کەسەکەی لۆنوە بەس دیسان ئەوەش یەکێک لەو منداڵانەی کە لەکنە منە بەردەوام پرسیاری ئەوەی ئەکرێت کە لە ماڵی زۆر ئەگریێ زۆر تەرکیزم لەسەر ئەو 4 وەزیفەی کردێکە مەسەلەن ئایا وەزیفەی ئەو گریانەی دەبیت بی ئایا بەدەستێنانی سەرنج بی یانەوە تا خۆدزیینەوە بی لە شتەکە پێی ئەسپێردرێ یان ئەوە تا بەهۆی بەدەستێنانی شتێکی مادی بی یان ئەوە تا هەستەوەریە چێژ لەو شتەی ئەبینیتن لە پاڵ ئەو 4 هۆکارەی هیچ شتێکی دیکە هەیە کە مەسەلەن هۆکاری ئەساسی بی لە ئەو گریانەی دەستخۆشبی سەلامەت بن زۆر سپاس سەبارەت بە پرسیاری یەکەم بۆ پەیوەندی چاو طبعا هەموو ئەو شێوازانەی کە تۆ بەکارت هێنا دروستە و ئێمە هەموو ڕاهێنانەکەیکەین دروستە بەڵام سەرەتا
کە دەست پێەکەین کاتێک کە یەکەم هەنگاوتم پەیوەندی چاوە ئەتوانین ئێمە کارێک بکەین هەموو ئەو کەرەستانی کە بەکارێن ئەو یاریکەین بە مناڵەکە ئامانجەکەی ئێمە دەورە بین ئەگەر ئامانجمان ئەو ببست تەنها ئەوە سیرێکمان بکە ئەوە یەکسەر بێ بێمی بۆی هاندانەکەم زیاتر بێ یەکسەر ئەیەمێ ئەوتر و مناڵە تێئەگات بە سیرکردن وەری ئەگرێت بەڵام هەندێک مناڵمان هەیە کە بە حکمەوەی کە گرفتی هەیە لەلایەنەوە ڕەنگە سیرت نەکات ئەوگە سیرشی کردی تۆ ئەگەر نەتزانی لە ئامانجەکە خۆتە دات نابووە بێ یەکسەر بیت ئەگەر نەدایە کە دووەم جار سیرت ناکاتەوە ڕوا ئەمە گرفتێکی گەورەیە کەواتە من دێم لێرە ئەمەوە لە داهاتووش ئینشاڵڵا کە توانە کات هەبووەمان کرد و درێژم بە بابەتەکەی یا باسی یەکەم ئێمە چۆن وای لێکەین ئەم مناڵە بۆی سەیری چاومان بکات لێرە مناڵەکە دانیشتۆ لە پشتۆ بانگیەکەم ئەچم لە سوچێکی ئەولا بانگیەکەم لەولاوە بانگیەکەم لە بەرامبەر بانگیەکەم وای لێکەم ئەم مناڵە لە چەند سەرچاوەیەکی جیاوازەوە بانگیکەم بۆی ئاوەڕ باتەوە سەیرم کات بۆی گەشەی پێ بم وای لێ بکەم کە ئەم مناڵە تێبگات کە سەیری کردم چەپڵی بۆ لێم دەستخۆشی لێ یەکەم ئافرینی لێ یەکەم یاش مناڵمانەیە کە حەزی لە چەپڵیان کە شێکرد بۆکە داواکە لە تۆ دەستێکدا لە چەپڵم بۆ لێبە کەواتە هەندێکیان هەیە توانای ئەویان هەیە من لێرە دێم هەموو ئەو کارانە بەڵام وەکو ئاماژەم پێەیە لە مناڵی بۆ مناڵێکی کە جیاوازە مناڵمان هەیە زوو ڕادێت مناڵمان درەنگ بات مناڵمان هەیە ڕەنگە کێشەیەکی هەبێت لەوەی کە توانای نییە خۆی بەعام توانایە نییە بەعام حەز ناکەن سەیری کەسەکان بکەن بەعام پێیان خۆشە سەیری هەندێک شت بکەن کە کاردانەوەی نییە بۆیان بەڵام کە سەیری من و تۆ بکات من و تۆ بۆی پێەکەین من و تۆ سەیرێکەین من و تۆ شتێکی لێداواکەین ئەوان حەزیان لەو نییە حەزەکەن ئەو ڕۆتینەی کە خۆیانتیان بەوە بەردەوام بن واتە ئەو شێوازێک کە تۆ بەکارێنی لەسەری بەردەوام بە بیگۆڕە مەسەلەن شتەکە ئەم دیودی پێ بکە دواتر بێنەوە لای دەموچاوی خۆت بەم شێوازە ئەگەری هەیە بەڵام ئەمەش بە پێ ئاستی مناڵەکە ئەگەری زۆرتر بخایێنی ئەگەری هەیە زووتر بێتە سەرخە دووەمیان مەسەلەی گریانەکە ئەوەی کە تۆ بەکارتێنەوە بەڵێ دروستە بۆچی ئەگری ئەبێ بزانین ڕۆژانە چەند جار ئەگری چ کاتێک ئەگری و ئایا ئەمە زۆر گرنگە ئێمە بزانین ئەم مناڵە کە ئەگری هەموو ئەندامانی خێزان لەوێن ئەگری یا تەنها دایکی لەوێ ئەگری یا ئایا ئەگەر دایک و باوکی لەوێ بێ ئەگری یا ئەگەر باوکی لەوێ نەبێ ناگری زۆر گرنگە دایک و باوکەکە درک بەوە بکەن ئەم مناڵە ڕۆژی چەند جار ئەگری چی کات ئەگری و بۆچی ئەگری ئەگەر هۆکارەکەی نەدۆزنەوە چارەسەر ناکرێت بەڵام جاری وایە سیرەکە دایکەکە سیرەکە مناڵەکە هەموو کەسەکان دانیشتون احتیاجی لە پڕێکە دەسەکە بە گریان بەڵام ئەبێ ئەو بزانێت ڕەنگە مناڵە کێشێکی هەستیاری هەبێت ڕەنگە مناڵە بۆنێکە بوو بێتەوە شوێناوی ئیزعاج کرد بێ بۆنەکە هەرچەنە خۆش بێ و پێ ئیزعاجە بێت ڕەنگە بە پێشاوەنەوە هەستیارێکی بیستنی هەبێ ڕەنگە بینینی هەبێ ڕەنگە نەخۆش بێ ئازارێکی هەبێ ڕەنگە مناڵمان هەیە دانی شێدانی وێران بووە پێیان نەزانی مناڵ هەیە مناڵێک من ئەم تەجربەیە خۆم بینیمانی کرد بۆیان گەڕام و دایک و باوکە کەوتیان ماوەیەکی زۆر بێتاقەت بوو هەموو دەم و چاوی سوور بوو بۆ لوتی ئاوی ئەکرد نەمانزانی چییە وتی بردمان کاتە سیرەکە نۆکێکی خستۆتە ناو لوتی نۆک کە لەگەڵ لە شوێنێکی تەڕابێ ئاوسێت کە زیادی کرد بە گەورە بوو ئەو کاتیانی دکتۆر پێیزانی و دەری کردووە واتە تۆ جاری وە هەیە ئەبێت هەموو ڕێگاکان تاقی کردەوە ئەبێ بزانی لەم ژوورە چی ڕووی یاوە ئایا ئەم مناڵە سەرمایەتی ئایا گەرمایەتی ئایا بەدەنگێک بێزار ئایا باوکی لێرە ئەوێ باوکی بورژێنێت ئایا ئەوێ دایکی بورژێنێت ئایا ئەوێ لە مناڵێک بات ئایا شتێک بەدەست بێنێ واتە ئەبێ ئەوان ماوەیەکی دیاریکراو دابنێن ئەم گریانە لە هەموو پشت بنێکەوە چاودێری بکەن تا هۆکارەکەی دۆزنەوە کە هۆکارەکەیان دۆزیەوە ئەگەری هەیە چارەسەر بێ ئەو ئەگەر هاتوو بۆ ئەوش بوو کە ئەمە وەکو خویەک وایە ئەبێ هیماریکەن تا خۆی ڕاجت لەگەڵی بە دڵنیای وازەهێنێت بەڵام کاتی پێویستە بە پێ ئاستەکەی بە پێ وەڵامدانەوەی ئەنجاری وایە مناڵەکە ئەگریت باوکەکە بێدەنگە بەڵام دایکەکە وەڵامێداتەوە ئەو وەڵامدانەوە بۆ ورژاندنە ئەوەندەی کە ئەوورژێنێک ئەو زیاتر بگرێت کەواتە ئەبێوان بزان و هەموو یەک و یەک بێت و بە دوای هۆکارەکە بگەڕن بۆی بتوان دواتر چارەسەری بکەن دەستەکان خۆش مامۆستاگیان دەست خۆش بە گەشتمە وەڵامی دروست سپاس بۆ کاتێککە بێت بەخشین سەلامەتی زۆر سلام مامۆستا ڕەحمات شانی برات باش سپاس بۆ تۆ بەڕێزی برایندی زانیاریت پەر بڵفا خودت تاڵە مازنگەتێ مامۆستا ما کوتیش بەرتە جدان درێژ نەکەن مامۆستا دوو سیارێت جێواز سەر دوو حەت جێواز مامۆستا قوتابێک هەیە خوا مامۆستا پەروەردە تایبەتن قوتابێک هەیە ماشەڵڵا زۆر زیرەکە یعنی توانەری باشە بس حتى سەر ڕەحلەژی تەختەژی ئەنی باشە بس وەختی مثلا فرصابت آن وقت بين فضل جال لفين يتكت يعني طرف تيت وتشتيت وتش
يعني خويا سرح لي باش يعني نهربا لان هي بس كيما انا كنت باش بتجيس عاجي وجي نراحتي ما مستوى وحالتك يدي ما مستوى هارزو اوتيزم وعمري مثلا تقريبا بوز دا صوتي هي وما شاء الله يعني برندج هي تندوتي كوردينيت بس الجال خيزون اخويا يعني قبل قال منع بس قال ديك اخويا قال برا اخويا خشكي قوانا يعني تجي برا برا كوردينيت ويعني طحين وبوكس يعني ضربت بشكل يعني تخطرش وزور بس ما مستوى خد خيرات مازن كنت قال لك لا ممنون ئەگلاوەگیان وڵی دەنگەکە زۆر زۆر تێنەگەشت مەگەر مەبەست لە یەکەم ئەوە بێ کە مناڵەکە لە ناو مەکتەبایە کێشەوەیە کە لە سەبەحرەی دانیشێ و بەڵام لە منەکان لە فرسەکانە کێشەی بۆ دروستەکە ڕاکاتە دەرەوە مەبەستەوە بوو بله بالضبط وصل لێرە بەڵێ زۆر گرنگ لە سیستەمی پەروەردەی تایبەتە کاتێک مناڵەکە بێنە ناو قوتابخانە تێکەڵ یەکەین گرنگە بزانین ئاستی مناڵەکە چۆنە ئایا مناڵە لە توانای هەیە لە پۆلا دابنشێت بەڵام ئەگەر هاتوو لە حاڵەتەکە لە پۆلا بوو ڕەنگە هەندێکیان پێویستیان بەوە بێت کە مامۆستایەکی چاودێری لەگەڵا بێت ئەگەر مامۆستای چاودێریش نەبێت ئەبێ مامۆستاکانی مەکتەبەکە هەموویان شارەزای ئەوە بن کە ئەم مناڵە چۆن ڕێککەنەوە لە ناو پۆلا چونکە عادەتەن ئەم مناڵانە کە ناو پۆلان کە کێشەیەکی وایان بۆ دروستە بێ کاریگەریان لەسەر هەموو پۆلەکە هەیە کاریگەریان لەسەر هەموو مناڵەکانی کە دروستە بێت کارێکەکەن کە ئەم مناڵانە ئیتر لە حاڵەتێکە مامۆستا سەیطڕی نابێ بەسەریە ناتوانێت بکات بۆیە ئەکرێت مامۆستاکان شارەزایەکیان هەبێ ئەم مناڵە پێش ئەوەی جەرست لێ بە ئامادەی بکەن شتەکانت کۆکەرەوە ئەگەر مامۆستای پەروەردەی تایبەت نەبوو بەڵام ئەگەر مامۆستای پەروەردەی تایبەت هەبوو وەکو مامۆستای عفو سێبەری پیاڵەنیە مامۆستای دووهەم کە لەگەڵێتی ئەوە زۆر ئاسانکاری بووەکە و ئەتوانێت ڕێکی کاتەوە بەڵام ئەگەر نا ئەبێ مامۆستاکانی پۆلەکە یەک بە یەک بزانن ئەم مناڵە لەبەرەوەی کە جەرست لێ ئەیە ئەگەر هەیە زوو بڕاتە دەرەوە ئەگەر هەیە پەلە بکات ئەگەر عەزیەتی مناڵ بە ئەگەر هەیە شتێک بشکێنێ بۆیە ئەبێ ئەوان پێش جەرست لێ بە ئامادەی بکەن ئامادەی بکەن بە هەر جۆرێک بە لە جۆرەکان ئامادەی بکەن سەبارەت بە مناڵی دووهەم طبعاً یەکێک لەو کێشانەی کە مناڵانی ئۆتیزم هەیەە ئەوانە کە دەستیان زۆر قورسە و مناڵانی خەونپێداسی تایبەت بەگشتی يعني لەبەر ئەمە پەیوەندی بە توانای عەقلیەوە هەیە عەقلی ناتوانێت پێی بڵێت چەند ئەو ئازارە بە چەند بەکاری بێنێت ئەو هێزە بەکاربێنێت بۆیە کاتێک لە ئێمە ئەیەن کاتێک کە دەست بەکارهێنن زۆر عەزیەتمانێن بۆیە کە گەورە ئەبێت بێگومان خراپتر ئەبێت تا گەورە بێ بەقووەتر ئەبێت ئەبێت لێرە هەندێک مناڵ هەیە فێر بوون يعني وا فێر بوون عەزیەتی کەسێک بن يعني مناڵمان هەبوو ئێمە کە هاتووە سەیری کردو مناڵێک هەیە لە هەمووی لاوااستر بۆ ڕێکۆشت و عەزیەتی ئەویاوە ڕێک لێویاوە بۆ چێژی لێبینیوە ئەبێ ئێمە بزانین ئەم مناڵە کە عەزیەتی کەسەکان ئەیە چێژی لێ ئەبینێ یاخود ڕقی لەو کەسەیە کە بەعام ڕقیان نییە بەڵام جاری وا هەیە جیاوازی ئەکەن لە نێوان من و تۆ من یارمەتی ئەدەم تۆ یارمەتی نادەیت من ئاسانکاری بۆکەم تۆ ئاسانکاری بۆ ناکە یاخود بە پێچەوانەوە ئەمانە هەیەن درکەکەن بەوەی کە کەسێکیان خۆش ئەوێت بە جۆرێک لە جۆرەکان دەری نابڕن کە بڵێن خۆشم ئەوێ شتێک بەس زیاتر بۆ لای ئەوەڕوا داوای شتەکان لەو ئەکات حەزەکان ئەو یارمەتی بات بەڵام کەسەکەی کەی پێ ڕەفزە بۆ هەر هۆکارێک بێت بۆیە جاری واشێ ڕەنگە لێی بات واتە ئەبێ ئەم خێزانە بزانێت ئەم مناڵە دەستی پێر بۆ بە کەسەکان واگە بێ پاداش سزای بۆ بەکاربێنن ئەبێ ئەو کاتە پێش ئەوەی بگاتەوەی کە دەست بەکاربێنێ عەزیەتی کەسەکان بە ئەمە ڕێگری لێ بکەن بۆ نمونە کاتێک دێتە ژوورەوە ئەزانێ کە بێتە ژوور یەکسەر لە من ئەیە ئەبێ من ئاگام لە خۆم بێت من دوورکەومەوە بە جۆرێک لە جۆرەکان تا بیرێچێتەوە بەڵام هەتا کاردانەوەی خراپم هەبێ ئەو چێژی لێ بینێ هەتا وەکو من تووڕە ببم ئەو زیاتر پێەکەنی و زیاتر بەکارهێنێتەوە بۆیە ئەبێ بزانین ئێمە سەیطرە بکەین زاڵ بن بەسەر تووڕەبوونی خۆمانە لێ دوورکەینەوە ئەگەر کەسێک بوو بەڵام ئەگەر هەب لەگەڵ هەموو کەسێکەوە بوو ئەو کاتە ئەمە کێشەیەکی ڕەفتاریە ئەبێ بە ڕەسم ئاگادار بکرێتەوە کە ئەمە هەڵەیە کە نابێت لە کەسەکان بێت کە دەستی ئەگرم بە تۆزێ بە توندی و بەرامبەری دانیشم پێڵێم ئەوەی مەسەن هەڵەیە نابێت لە کەس بین بۆ نمونە مەسەلەن دوو لە ڕێوەڵێن تفکردن هەڵەیە مەسەلەن جلداکەندن لە هەندێک شوێنە هەڵەیە هەندێک ڕەسم هەیە ضربێکی لێ درامەی پیشانەیە دوو بار و سێ بار و سەد بارەیەکەینەوە یاخود دین وەکو نواندن کە من لە کەسێک ئەیەم عەزیەتی ئەیەم دەستکا بە گریان بڵێ یەشێت بۆی ئەش تێبگات کە ئەم ئازارە ئەو لێدانی کە ئەو بەکاری هێنی ئەگەری عەزیەتی من بار ئەگەری هەیە من پێی بگریم یا بێتاقەت بم ئەم جۆرانش ئەگەری هەیە سوودی هەبێ لەگەڵیا بەڵام حتا وەکو دووبارە بکرێتەوە تا شێوازێک بدۆزنەوە بزان کام شێواز سوودی هەیە ئەو کاتە توانە شێوازە بەکاربێن زۆر سپاس مامۆستا جەزاکەڵڵاو خەیرەن گەل ڕێزی کاک گلاوەگیان
تەواو چێکی پرسیار هەیە بە پرسیارەکان تەواوکەین. وا دیارە کەس نەما کە کەس نەبێت ئینشەڵا ئێمە هەوڵەیەن ڕۆیاخان لە داهاتووە کارێک بکەین کە ئەم بابەتە ئینشەڵا بەشەکانێکی تەواو بکەم بە چەند جارێکە بەڵام لە ئێستا هەوڵەین لە ماوەیەکی کە ئینشەڵا بەرنامەیەک دابنین کە من بەشەکانی کایان بۆ تەواو بکەم و ویان شەرحکەم هەرچەندە بێگومان ئەنجامدانی خولێک لە ڕاستەوخۆ باشترە یان بڵێن کە تۆ کەسەکان ئامادە بن سوودی زیاترە بێت کە کەرەستە بەکارێنی بەڵام ئەم جۆرەش بێگومان سوودی خۆی هەیە ئینشاءڵڵا هەوڵەیەن لە ئایندەدا بتوانین بەشەکانی کایان پێشکەشکەین. ئینشاءڵڵا مستەجان دەست خۆش بی زۆر سپاس دەکەین ئەو شە زۆرمانی بووی. بەڕێزی نایچم نەکردە سپاس بۆیەوە. سەلامەت مامۆستا زۆر سپاس مەمنون مادیمان کردی قسەکانیشت بێگومان جێی خۆی گرتە ئینشاءڵڵا لە ئایندەی دەرفەتی زیاتریش دەڕەخسێنین لۆ کردنیان. سپاس بۆ هەموو بەشدار بووان کاتێکی خۆش فاتان لەگەڵ.